زۆر سپاس بەڕێز خاتوو سەرچنار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە پێچەوانەی هۆکاری دەرچواندنی یاسای ژمارەی ساڵی 2018 کە دەڵێت لە پێناو ڕەخساندنی زەمینەی سازان و یەکتێگەشتن لەسەر سیستەمی حکومڕانی دارێنەی کوردستان ئەم یاسایە دەرچوێنرا. بەڕایم هێشتا ئەو سازان و تەوافقە لە نێوان فراکسیۆنەکان و لایەنەکان لە ئاسی پێویستانی و نەکراوە و هەر یاسایەکی کە دەرەچێت هۆکاری دەرچواندنی هەیە. هۆکاری دەرچواندنی ئەم یاسایە وەکو پێویست جێی خۆی نەگرتووە لە هەر لە مادەی سێ هەمان یاسادا دەڵێت بۆ ماوەی دوو وەرزگرێدانی داناوە بۆ بڕێدان لەسەر چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم واتە تا یەکی سێی 2020 یعنی ئەو ماوەیە لە بەردەم پەرلەمانی کوردستانە خولی پێنجەم بۆ بڕێدان لەسەر چارەنووسی ئەم دامەزراوەیە باشتر ئامانجی یاساکە و هۆکاری دەرچوانەکەی تحقیق بێ پاشان هەڵبوەشێتەوە. سوپاس. بەڕێز کاک پێشەوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی کە تەواوی پێشنیازەکە وەڕها یەک بەیەکی مادەکانی ئەم پێشنیازە تەوافقی لەسەر بووە وەڕها 68 پەرلەمانتار ڕۆژیان لەسەری کردووە. ئێمە پاڵپشتیەوەکەین کە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان جارێکی دیکەکارا بێتەوە لە هەر سیستەمێکی سیاسیدا سەرۆکەی و یەکێتیگەر وڵات بەرجەستە کات بۆ مدۆخی کوردستان بۆ پێشهاتانەی کە لە بەردەم هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هەیە زۆر بە پێویستی دەزانین کە ئەم دامەزراوەیە دەست بە کار و چالاکیەکانی خۆی بکاتەوە. بەڕێز کاک عەبدوڵڵا. بەلای خۆی گەورەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی دەستوری هەرێمی کوردستانە زۆر گرنگە ئەم دامەزراوەیە کارا بکرێتەوە ڕۆیای گەلی کوردستان لە ناو دەرەوە لەبەرەوەی مژگیری لە کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەین. بەڕێز مامۆستاوەیسی. بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە مانەوەی مادەی یەک دەکەم وەکو خۆم و پشتگیری بەڕێزان کاکی بیلار و کاک نزار و کاک ڕزگار و کاک پێشەوا دەکەم چونکە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم دامەزراوەیەکی نیشتیمانیە و یاساییە زۆر گرنگە لە قۆناغێکی وەکو ئێستادا ئەم دامەزراوە کارە بکرێتەوە. زۆر سپاس. بەڕێز کاک حکمەت. بەڕێز سەرۆکە پەرلەمانی حقیقت برادر گالکس قصه کردن سر بیماری اجی پماش پشگیری لجنای یاسایی کم و برایس کاری بیداری کم پیوسته کو کارا بیتن. تمام کاک حکمت گیج بەڵێ دکتۆر ڕێبوار. ئەگەر تەنها پشتگیری بکەن کە بەڕێز سەرۆکی پەرلەمان من نقطە نظامێکم هەیە پێشەوەی مداخەلەم هەبێ لە کاتی خۆشدا دەستم بەرزکرەوە جەنابتان ئاگاتان من نەبوو. بەڵێ لەسەر مادەیەک کە ئێمە گفتوگۆ لەسەر مادەیەکەکەین ئەو تێبینی و سەرنجانە وەرەگرین کە پەیوەست بێت بە مادەیەک. بەڵێ دیارە هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان قسەیان لەسەر دەسەڵاتەکانی سەر بۆیە تەرکیز بکرێت لەسەر مادەیەک. بەڵێ منیش بەڕەهایی وەک ئەو دەقەی کە هاتووە لە مادەیەک حەز دەکەم و خۆی بمێنێتەوە پێشنیارەکەم چونکە لە ڕاستیە کارانەکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم مەنزومەی حکوم لە هەرێمی کوردستان نوقسانەکە لە لایەکی تریشەوە سیستەمی پەرلەمانی لەبەر ئەوەی کە یەکێک لە خاصیەتەکانی سیستەمی پەرلەمانیەوەیە کە ثونائیە سوڵتەی تەنفیذی هەبێ بۆیە بەکارانەکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم خودی ئەو خاصیەتە لە ڕاستیدا لە ڕووی فقهی یاساییەوە لە ڕووی فقهایی ئەوەی کە لە بواری نزوم سیاسە قسەیان لەسەر کردووە ئاریشە هەیە. سپاسان. زۆر سپاس. بەڕێز کاک بەهجەت. راپۆرتە لەژنا یاسایی کەم بۆ مادەیەک وەکو خۆ ببینیتەوە. بەڵێ بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی ئەگەر هیچ قسەیەکتان نییە دێنە سەر مادەی دوو. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی دەتکورد من بێت تاڵنێکی بێژم و سەرۆکی لیژنەی یاسایی طبعا هەر سیستەمێکی سیاسی سەرانسەری وڵاتی جیهانی سەرۆکێکە و سەرۆکی نەرەت یا خەلکی خۆ وڵاتی خۆ دەسەڵاتە خۆتیا سەراستی جوواکی نیمدەوڵەتی هەر ڕۆستا بەرژەوەندیان خۆ گەل و نیشتیمانی خۆت وارێزش بەرەندێ کومە
ئەگەرم بیرۆ خۆ ببینین وەختێکی داوە جەناب سەرۆکی هەرێمی وی کاتی تەڵاب کۆمیسیۆنا هەڵبژاردنە کرد هەڵبژاردن بێنەکردن ئەو کۆمیسیۆنەشیا هەڵبژاردنە بکرد و دیڤڕا گەلێک قەیران سەر هەرێمە کوردستانەوە دا دژمن قەیران سیاسی و قەیران عەسکەری و شەڕی داعش و قەیران داڕێژی پشتی کو جناب سەرۆکی هەرێمی کاتی دا ڕازی نەبووی ویلایەتەوە بێتە دەریشکردن ئەفیاسا دەرکرد نیازا تعلیقکردن في مؤسسة ڕاستیژی گەلێک یامیمە ئەف دامەزراوە سەرۆکاتی هەرێمی شوۆی سیاسی شوۆی قانونی شوۆی ئیداری ji ber hindê pêdiviye ev muassese tefîl bid û carek vedî heman ev muassese ev posta hemîn sawam salahiyata vebêt yasa jmareyeka 2005 bû diyar kirîn û em wek lejnayek siyasî gelendê me ev made wekî xwe bimînin nav vê raportê de. هذا ندعم كلجنة ياساي بالله دينا سر ما ديدو تكاسر كلجنة ياساي ما ديدو بخونا ويدرجاي فتوقو كينا برز سەرۆکە پەرلەمانی مادە 2 یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێمی ژمارە 2 ساڵی 2017 هەڵدەوەشێتەوە. هون كدينا يقصب كان لسر ماديو كاك مم كاك محسن كاك رزقار سوسن خان كاك بهمن ماما أستاذ جهاد دكتور ربوار دكتور كاظم كاك دياري كاك كاوا كاك إسماعيل كاك مم برهان خاتو أشنا خاتو مجدة برز كاك مم فرمو برای سروک پارلمان کردستان چونکی دامزرا سروکاتی هرم کردستان بلندترین دستاورد جبهه جمعیت ولاتی دا جبهه گرینگی به دامزرا پیشنیار لجنه یاسایی بو هلوشاندن داشتیان دستاورد سروکی هرم یاسای شماره 2 سال 2017 کو افیاسا بین دستاورد بین هلوشاندن سروکی هرم زمینه سپاس. برز كاك دكتور كاظم فرمو برز سروك البرلمان لما دي ياسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو سەرۆکی هەرێم دەسەڵاتێکی فراوانی پێدراوە کە لە سیستەمی پەرلەمانیدا بوونی هەیە. برز كاك دكتور دەرگامی گفتوگۆمان کردوتەوە لەسەر مادەی و برای سەرۆکی پەرلەماندا سێوە دەرێت حمەت هاوکاریم کە تەنها دوو دقەم هەیە هاوکاری قسەکانم کەم باسی ئەوەکەین ئەمە یەکەم دەرێت حمەت بەقسەکانم کەم یعنی خۆش دێڕێکم دووە قسەکان تکایە هاوکاریم کە باکاتەکەم نڕات لە سیستەمی سەرۆکایەتیدا ئەو دەسەڵاتە ڕایە دەدرێت بە سەرۆک بۆ ئێمە پێشنیاز دەکەین
یاسای مادەی دووەم شێوازی لێ بکرێ یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزراوە دەستوورەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 هەڵوەشێتەوە و دەسەڵات و ئەرک و فرمانەکانی سەرۆکی هەرێم هەموار کرێتەوە بە شێوەیەک کە دەسەڵاتەکانی پڕۆتۆکۆڵی و تەشریفاتی بێت. بەڕێز کاک محسین فەرموو. بەرز سەرۆکە پەرلەمانی مادە 2 پێشنیارە یاسایە هەلوەشاندنا دابەشکردنا دەسەڵاتێت سەرۆکەتی هەرێم سەر دامەزراوەی دەستووریەت هەرێمێ ژمارە 2017 وەکو خۆی بمێنیتەوە چونکە ئەگەر من دامەزراوە سەرۆکەتی هەرێمێ هەربیتن ئەو دەسەڵاتێت سەرۆکەتی هەرێمێت مادەیەکی 2005 هاتین هەمی هەماهەنگن گەل پەرلەمانی کوردستانێ و وەکو خۆی بمێنیتەوە پشتگیری دیکەم. بەڕێز کاک دیاری فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە پێشنیازەکەی دکتۆر قازم دەکەم. بەڕێز کاک ڕزگار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری مادەی 2 هەروەکو لە راپۆرتی لجنەی یاسایی هاتووە دەکەم. زۆر سپاس. بەڕێز کاک کاوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە یاسای ژمارە 2 کاتێک کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دابەشکراوە من ڕای من وایە پێشنیاز دەکەم کە دەسەڵاتەکان بە تەواوی بەڕەهایی هەڵنەوەشێتەوە بەڵکو لەبەرەوەی ئێمە ئێستا باس لە سیستەمی پەرلەمانی دەکەین و باس لەوە دەکەین کە سەرۆکی هەرێم لەناو خەڵک هەڵبژێرێت بۆیە لە یاسای ژمارە 2 کاتێک دەسەڵاتەکان بەسەر دەسەڵاتەکانی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری دابەشکراوە ئەو دەسەڵاتانەی کەوا دەگونجێت لەگەڵ سیستەمی پەرلەمانی تەنها ئەو دەسەڵاتانە بۆ سەرۆکی هەرێم بگەڕێنرێنەوە بەڵکو دەسەڵاتەکانی تر هەر لای سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردنی یاسادانان و قەزایی بمێنێتەوە. بەڵێ قسەکانت قسەی سەرۆکی فراکسیۆن بوو دەتوانێت تەنها پشتگیری بکەیت. بەڵێ سەوسەن خان. دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزراوە دەستووریەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2007 هەڵدەوەشێتەوە پشتیوانی لجنەی یاسایی دەکەین هەروەها پشتیوانی بەڕێز پەرلەمانتار کاک مەم دەکەین کە دەسەڵاتەکان هەڵوەشێتەوە و دەسەڵاتەکان بگەڕێتەوە بۆ سەرۆکی هەرێم. بەڕێز کاک ئیسماعیل فەرموو. بەرێ سەرۆکا پەرلەمانی زۆر بەرێز ئەس پیشنیارکەم پەیوا هەڵدەوەشێتەوە ببیتە هەموارکردن دا هەف شێوێ ڕێیاسا بەغدا بیت. سوپاس. بەڕێز کاک بەهمەن فەرموو. ئەمان لەبەرەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێم نوێنەرایەتی گەلی کوردستانە کە لە ناوخۆ دەرەوە و لە ساڵی ڕابردووە بۆتە پێگەیەکی گرنگی هەرێمی کوردستان بۆ کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان لە کوردستانە و شوێنی بڕیارە گرنگەکان بووە و لەبەرەوەی ئێمە دەوڵەت نین تا ئێستا و هەرێمێکین کە قۆناغی ڕابگوزەرین بەرەو دەوڵەت پێویستمان بە سەرۆکێکی بەهێز هەیە بۆیە من پشتگیری لەو دەقاکەم کە ئەو پرۆژە یاسای دابەشکردنی دەسەڵاتەکان هەڵبوەشێتەوە و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بگەڕێتەوە بۆ خۆی لەگەڵ ئەوەی پێشنیارەکەم بەڕاستی ئێمە ئەگەر کوردستانێکی بەهێزمان دەبێت سەرۆکێکی بەهێزمان هەبێت کە نوێنەرایەتی گەلی کوردستانە کە لە ناوخۆ دەرەوە هەندێک لەو دەسەڵاتانەش کە لە یاساکە پێی دراوە مقەیەدە بە پەرلەمان و ئەساساتی تێدراوەکەم دەسەڵاتەکانی هەندێکی حەسری بدرێت بە سەرۆکی هەرێم بۆ ئەوەی بەهێزتر بێ و بەهێزتر نوێنەرایەتی گەلی کوردستان کە لە دەرەوە ناوخۆ. زۆر سپاس. کاک مەم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی دووەم لەبەرەوەی لە مادەی یەکەم یاساکەدا پێشنیازە یاساکەدا باز لە هەڵپەساردنەکە کراوە باز لە هەڵشاردنەوەی هەڵپەساردنەکە کراوە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی ژمارە 1/2005 بۆیە من پێشنیاز دەکەم مادەی 2 بسڕێتەوە نەمێنێ لەو یاساکە پێویست بۆ ناکات لەجێی ئەو چەند دەسەڵاتێکی سنووردار بۆ سەرۆکی هەرێمی کوردستان جێگیر بکرێت. سپاس. مامۆستا مەلای جیهاد فەرموو. بله ناو خود مازن و دوان وکی دیار و حتی وگاوه والاتیه که مازن هبو کردستان دا اوجیش بر نبونا سروکی که بو هرم کردستانه افریقا از دینیم که پارلمان جه تعدیل کردن قانون و هموار کردن یاسای
اف ماده هنی دو از بینم افریقا و مالگه همه ملت ما گله پیتوی سروکیه اف سروکیه جمینا چوا اتمالا کدا پیتوی بابکیه و اف بابه هنی خودان دا صلاة بيت وخدان رأي بيتن وصا في ماده هني جديار بيتن كو سروك هرم خدان دا صلاة بيتن وافتعدي هني بيتن إنه بيجدير حوالي خوشي كم كل بهمني وسوسن خاني وزور سپاس. برای خطو آشنا فرمو. برای سروکی پارلمان پێشنیارەکەم مادەی یەک و مادەی دوو بکرێت بە یەک مادە و بەم شێوەیە بکرێت. یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەدەی ساڵی 2018 و یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 هەڵبوەشێتەوە. ئەمەش پێشگیریە بۆ قسەکانی کاک بەڵێن کە لەسەر مادەی یەک پێشنیازی کرد. برای سەرۆکی پەرلەمان مەبدەیەکی گرنگ هەیە کە پێڵێن مەبدە تەوازن و تەعاون لە نیزامی پەرلەمانی هەموو دنیا بە هێشتنەوەی یا بە هێشتنەوەی بڵێن دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بە پێی یاسای ژمارە 2 ساڵی 2017 لەسەر سێ دەسەڵاتەکە پێشێلکردنێکی ڕوون و ڕەوایە بۆ مەبدە تەوازن و تەعاون بۆی کە ئەم مەبدە پارێزراو بێت و ڕنگ بداتەوە لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان پشتیوانیەوەکەم کە دەسەڵاتەکان بگەڕێتەوە بەپێی ئەو دەقی ئەو مادەیە بۆ دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. سپاس. بەڵێ مجتەخان فەرموو. برای سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە قسەکانی بەڕێز دکتۆر کازم دەکەم. زۆر سپاس. بەڵێ سەرچناخان. برای سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵ ڕۆشانەوەی ئەم یاسایانی یاسای ژمارە 2 ساڵی 2017 بەرەوەی ئەم یاسایە باسکردنە لە دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێمە و ئەگەر ئەم یاسایە هەڵبوەشێتەوە ئێمە گەڕێنەوە یاسای ژمارەی ساڵی 2005 کە لە مادەیدا هەشتە سەلاحیەتی هێناوە بۆ سەرۆکی هەرێم و ئەو دەسەڵاتانەی کە لە مادەیدا باس کراوە بە هەشتە دەسەڵاتەکەوە سیستەمێکی سەرۆکایەتی و لەگەڵ سیستەمی پەرلەمانیەک ناگرێتەوە. زۆر سپاس. بەڵێ قسەکانت کرابوو دەتوانیت تەنها پشتیوانی لە ئەندام پەرلەمانەکانی پێشخۆت بکەیت. بەڵێ کاک سۆران. برای سەرۆکی پەرلەمان من لەگەڵەوە مادەی دوو بەم جۆرەی لێ بکرێ. هەمواری یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 بکرێتەوە بەم جۆرە. مادەی یەکەم ڕگەی یەکەم و دووەم وەک خۆی بمێنێتەوە. ڕگەی سێم و چوارەم بەم جۆرەی لێ بکرێ پیادەکردنی ئەرک و دەسەڵاتەکان بدرێتەوە بە سەرۆکی هەرێم. مادەی دووەم لابرێ. مادەی سێم ڕگەی یەکەم بەم جۆرەی لێ بکرێ جگە لەو مادانەی کە لە ناوەڕۆکی ئەم یاسایەدا ئاماژەیان پێکراوە کارکردن بە یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و ڕادەگیرێت تاکو نووسینەوەی دەستور و بڕێی دووەم یاساکەش لابرێ. و زۆر سپاس. شادی خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی نامەوێت جارێکی ڕای ئەندامانی پێش خۆم کە گفتوگویان کردووە دووبارە بکەمەوە پشتگیری لە وتەکانی دکتۆر کازم هەروەها کاکاوە هەروەها کاک سۆران دەکەم بۆ هەموارکردنەوەی ئەو دەسەڵاتانی کە سەرۆکی هەرێم پێ دەبەخشێت نەک ئەوەی کە تەنیا دەسەڵاتەکانی بۆ بگەڕێنێتەوە. زۆر سپاس. ئەگەر ئەندامانی ژنەی یاسایی هیچ قسەیەکیان نەبێت و هیچ وەڵامێکیان نەبێ با مادەی سێ بخوێنەوە. برای سەرۆکی پەرلەمان برای سەرۆکی ژنەی یاسایی فەرموو. بەڵێ پێتوی بوو ئەف گەنگشاتێکردن سەر دەسەڵاتی سەرۆکی هەرێمی ڕاستی تەنها مادەی دوو وەک دوی پێشنیازی دا مادەی دوو بەحسێ
کام و زیدەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ناکات تەنیا باسی ئێڵغاکردنی یاسایەک دەکات دەبوایە ئەو گفتوگوە لەسەر مادەی سێ کردووە کە مادەی سێ شارەت بە دەسەڵاتەکانی دەدات من قسەیەکی ترم هەیە دابەشکردنی دەسەڵاتەکان لەسەر مؤسساتە دەستوریەکانی هەرێمدا کەچی بارگرانی بۆ ئەو دەسەڵات ئەو مەسانی تریش دەست بووە لەبەرەوە لەبەر نظام قانونی لەبەر تا بارگرانی دروست نەبێ لە دەسەڵاتەکانی تریش ئەم یاسا وەکوی ببینێ و ئەم دەقە ئەم مادەیە وەکوی ببینێ ئەم یاسا هەڵباشێت کە تەوزیعی ئەو دەسەڵاتە نەکردیە لەسەر ئەو مؤسسە دەستوریانە زۆر سوپاس. والله كاك عبد السلام فرمو برلمان لبرەوەی ئەسڵی دابەشکردنی دەسەڵاتەکانی دامەزراوەی سەرۆکاتی هەرێم بریتیە لە ئەستیسنا مادەم دەتوانین بە یاسا ئەم دامەزراوەیە کارا بکەینەوە هیچ مبەڕێک نییە بۆ ئەوەی مؤسسەیەکی تر تەکلیف بکرێت بۆ مامارەسەکردنی ئەو دەسەڵاتانە بۆیە پشتگیری جێبەجێکردنی مادەی 2 دەکەم کە بریتیە لە یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 هەڵدۆشێتەوە. بەڵێ زۆر سپاس خەدیجە خانم فەرموو. سەرۆکی پارلەمان منیش وەکو ئەندامی ژنای یاسایی پێداگیری لە دەقی مادەی 3 دەکەمەوە کە وەکو خۆی ببینیتەوە پشتگیری لە وتەکانی بەڕێ سەرۆکی لیژنا و کاک عەبدولسەلامانیش هەواڵانم دەکەم لەسەر ئەم بابەتە. بەڵێ بەڕێ سەرۆکی لیژنەی یاسایی مادەی 3 بخوێنەوە بۆی دەرگای گفتوگۆ لەسەر مادەی 3 بکەینەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 3 بدل الحكم مادەی 2 لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو پەرلەمانی کوردستان داش عێراق سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێردرێت بەوەرکو دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان داش عێراقدا هەیە تا پەسەندکردنی دەستوری کوردستان داش عێراق کە تێیدا شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی دیاری دەکرێت و سەرۆک لەسەر ئاستی ناوخۆ نهایەتی ئەم مۆزوعە تەنها تا کاتی دەستور کە خوا ئەزانەکەی دەستورمان ئەوێ لە 25 ساڵی ڕابردووانەمان بۆ نازانین چەندی تر ئەخایەنێ لەبەرەوە تەحدیدکردنی کات بۆی زۆر بە گرنگ ئەزانین بۆ ئەوەی کە سەقفێکی زەمەنی هەبێت یا کۆتایی پێبێت و زۆر سپاس. بۆکو تێبینیەکی یاسایی ڕەنگە بابەتی بەرپرسیارەتی زیاتر ئەندامان قسەی لەسەر بکەن بگەڕێنەوە بۆ مادەی 16 لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005 مادەی 16 بڕگەی 3 بە وازەحی پێمان دەڵێ بەلای کەمەوە 2 لە سەرسێ ئەندامانی پەرلەمانی کوردستانی عێراق لە دەنگدانێکی نهێنیدا سەرۆکی هەرێم لە متمانە دەخەن واتە سەرۆکی هەرێم لێرانە بەرپرسیارەتەکەی وازەحە بۆیە تکایە ملاحەزاتەکانتان بە وردی بێتن بە خوێندنەوەی هەموو ئەو یاسایانە بێت کە پەیوەستدارن بە بابەتەکە بۆی زیاتر دووبارە نەکرێتەوە ئەو بابەتە. بەڵێ کاک جەلال فەرموو. بەڕێ سەرۆکی پەرلەمان من بەڕاستی پێشنیار دەکەم مادەی 3 وەکو خۆی ببینێتەوە وەکو هەواڵانە باسییان کە تا پەسەندکردنی دەستور وە هیواداریشم لەسەر جەمەندا پەرلەمانە بەڕێزەکان ئەوەندە ڕەشبین نەبن بەرامبەر دەستور و دەکرێت لە ئایندەشی نزیکدا دەستوری کوردستان بنووسرێتەوە. زۆر سپاس. دکتۆر محیدین فەرموو. سپاس سەرۆکی پەرلەمان من لە ناو یاسای سەرۆکایەتی هەرێم مادەیەکی پێناسەیەک بۆ سەرۆکی هەرێم نەکراوە لە پێشنیازی یاساکەشدا دیسان پێناسەیەکی دیاریکراوە لە بۆ سەرۆکی هەرێم نەکراوە بۆم پێشنیار دەکەم کە پێناسەیەک بۆ سەرۆکی هەرێم هەبێ کە وا پێشنیار دەکەین کە سەرۆکی هەرێم خاوەن کەسایەتی معنەوێ و بێلایەنانە نوێنەرایەتی گەلی کوردستان داش عێراق بە هەموو نەتەوەکان و پێکاتەکان دەکات لە پرسە چارەنووسسازەکاندا بە ئەرکی سیاسی و نیشتیمانی خۆی هەڵدەستێت. بەڵێ کاک ڕزگار فەرموو. برای سەرۆکی پارلەمان پشتگیری مادەی 2 دەکەم ئەم مادەیە سەرۆکاتی هەرێمی کوردستان زامن دەکەتن و دەستور هەموو کێشەکان لە ئایندە چارەسەر دەکەتن. زۆر سپاس. بەڵێ بێگەرد خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی مادەی 3 باس لە هەمواری
قانونی ژمارەیەکی ساڵی 2005 و شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە ناو پەرلەمان و دیاریکردنی سەلاحیەتەکانی پێشنیار دەکەم کە ئەم مادەیە بکرێتە دوو بڕگە. بڕگەی یەکەمیان ئەوە بێ کە ئێستا لە ناو وەکو خۆی مادەکە نووسراوە و بڕگەی دووەم بەم شێوەیە دابنرێ. مادەی 13 هەم یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموار دەکرێت و بەم شێوەیە دەنووسرێتەوە. سەرۆکی هەرێم دوو جێگری دەبێت کە ناونیشان و دەسەڵاتیان لەلایەن سەرۆکی هەرێمەوە بە پەیڕەوێک کە لە ماوەی 15 ڕۆژ لە بەرواری سوێند خواردنی دەردەچێت دیاری دەکرێت. بەڵێ زۆر سپاس. کاک بەهمەن فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لەبەرەوەی سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی وەکو لە مداخلەی پێشوش وتم حەسری نین، پەیوەندن بە لایەنەکانی ترەوە، بۆیە سەرڕای ئەوەی لە پەرلەمانیشەوە متمانەی لێوەرەگیرێتەوە دەسەڵاتەکانی ڕەبتە بە دامەزراوەکانی ترەوە لەبەرەوە لێپرسینەوەی لێ ناکرێت لە پەرلەمان، بەڵام لە هەندێک حاڵەتی جینایی و لە هەندێک حاڵەتی تاوانی نیشتیمانی ئەو کاتە لێپرسینەوەی لێ دەکرێت. سەبارەت بەوەی دەبێ لەبەرەوەی سەرۆکی هەرێم لەو خاڵەدا هاتووە کە لیژنەی یاسایی نووسیویانەتەوە هەماهنگی دەکات، جگەلەوەی نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە لە ناوخۆ دەرەوە هەماهنگیەکە لە نێوان دەسەڵاتە فیدراڵیەکان و دەسەڵاتەکانی هەرێمیش، بۆیە دەبێت دەسەڵاتی هەبێەوە بەهێز بێ بتوانێت ئەو هەماهنگیە بە بەهێزەوە بیکە و بتوانێت مافەکانی کورد زامن بکە لەوەی لە دەستوری عێراقیدا هاتووە. سەبارەت بەو فەقەرەی کە بەسراوەتەوە بە نووسینەوەی دەستورەوە کە زۆرینەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان قسەیان لەسەر کرد، هەمومان باشە زانین کە لە ڕابردووە لە 4 ساڵی ڕابردووە ئەمە گەورەترین قەیرانی سیاسی دروست کرد لە کوردستانە و نێوان هێزە سیاسەکانیشی تێکدا، بۆیە حەلی وەسەط ئەوە بووە کە لە نێوان هەردوو لایەنی ئەوانەی کە دژی ئەم دەسەڵاتانە بوون و ئەوانشی لەگەڵی بوون و لە شێوازی هەڵبژاردنەکەی لەسەرەوە ڕێککەوتوین کە تا نووسینەوەی دەستور بۆی لە دەستورە یەکلایی بکرێتەوە ئەم کۆتایی بەم کێشەیە بێ سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێت بە هەمان دەسەڵاتی خۆیەوە. زۆر سپاس. کاک دیاری. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من پێشنیاز دەکەم مادەی 3 بەم جۆرەی لێ بکرێت لەبەرەوەی لە مادەی 17 یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا کە لەلایەن ئەنجومەنی نیشتیمانی یان لەلایەن پەرلەمانی کوردستانی عێراقەوە دەرکراوە، دەڵێت بە دەنگی زۆرینەی ئەندامەکانی هەڵدەبژێرێت بۆ ویلایەت یەکەم، کەواتە ئەمە هیچ گۆڕانکاریەک نەبووە و سیستەمی سیاسی نەگۆڕاوە و دەکرێت بڵین ئەو مادەیە کار بۆ مادەیە دەکرێت مادەی 17 یاسای ژمارەیەکی ساڵی 2005 و ئەمە ڕێک دەمانباتەوە بۆ 14 ساڵ پێش ئێستا لە ساڵی 2005 پەرلەمانی کوردستان ئەم یاسایی دەرکردو. بۆیە پێشنیاز دەکەم لە مادەی 3 دەڵێت تا پەسەندکردنی دەستوری کوردستانی عێراق بەبێ دیاریکردنی هیچ سەقفێکی زەمەنی، ئەمە یەکەم. بۆیە داوا دەکەم لە دەسەڵاتەکانیان دەڵێت تا پەسەندکردنی دەستوری عێراق کە تێدا شێوازی هەڵبژاردنی سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی داری دەکرێت، دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبەروی هەرێمی کوردستان لە ئێستادا دەستورێکی خۆی نییە، بۆیە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فیدراڵ و بەپێی مادەی 73 دەستوری عێراقی کە تێدا سەرۆک لە نێو پەرلەمانەوە هەڵدەبژێرێت سیستەم پەرلەمانیە دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلی تەشریفاتی بێت و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان هاوشێوەی دەسەڵاتەکانی ئەو دەسەڵاتانە بێت کە لە دەستوری عێراقدا لە مادەی 73دا دیاریکرا و دەمەوێت پێت بڵێم کە بەم شێوەی خوارەوە بێت. دەرکردنی لێبوردنی تایبەت لەسەر ڕاستپاردەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەمە جێگەوانە نەگرێتەوە کە بەهۆی مافی تایبەت و تاوانی نێودەوڵەتی و تیرۆر و گەندەڵی و دارایی ئیداری و حکم دراون. دووەم پەسەندکردنی پەیماننامە و ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان پاش وەرگرتنی ڕەزامەندی ئەنجومەنی نوێنەران. کاتم ماوە ببوورە، کاتم ماوە بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەی دیکەم ماوە ببوورە. پەسەندکردنی پەیماننامە و ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان پاش وەرگرتنی ڕەزامەندی و ئەنجومەنی نوێنەران. سێم پەسەندکردن و دەرکردنی ئەو یاسانی ئەنجومەنی نوێنەران دایدەنێت، یاساکانیش بە پەسەندکراو دەژمێررێن پاش تێپەڕبوونی 15 ڕۆژ بەسەر نردنیان بۆ سەر و کۆمار. چوارەم بانگشتکردنی ئەنجومەنی نوێنەران بۆ کۆبوونەوەی دوای پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان. پێنجەم بەخشینی نیشانە و مەدالیا لەسەر ڕاستپاردەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە گوێرەی یاسا. دەرکردنی بەیاننامەی سەرۆکایەتی دیارە لە دەستوری عێراق مادەی 73دا دەڵێت کۆماری، هەروەها هەڵدەسێ بە ئەرکی سەرکردایەتی باڵای هێزە چەکدارەکان بە مەبەستی پرۆتۆکۆلی و ئاهەنگجێڕان. ئەمە یەکەم. خاڵێکی دیکە کە دەمێ باسی کەمەوەی بەڕێستان ئاماژەتان پێکرد لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا کە بەڕێستان وتان لە مادەی
شانزەهەمدا لە بڕگەی سێهەمدا 2 لەسەر 3 نیە بەلای کەمەوە 3 لەسەر 4 ئەندامانی ئەنجومەنی نیشتیمانی کوردستان لە عێراق دەنگدانی نهێنیدا متمانی دەخەن. قسەکەیمە لەسەرەوەیە چۆن لەم پەرلەمانەوە سەرۆکی هەرێمی کوردستان متمانە وەردەگرێت بە چەند دەنگ بە چ ڕێژەیەک هەڵدەبژێرێت دەبێت بە هەمان ڕێژە لێپرسینەوەی لەگەڵ بکرێت. سوپاس. وەڵامت دەبێ کاکە حسان فەرموو. بناوی خدای مەزن دڵوان بەرەی سەرۆکا پەرلەمانی کوردستانê her wekî Kurdistan ya hêz pêdivî serokekê bihêze lewra her wekî madde sê hatî edil wê raporta ku lijna yasayî da diyar kirî daxwast kein ev madde wekî xwe bimînîtin و ew serokê ku bête hilbijartin nav Perlemanê Kurdistanê da bu herêma Kurdistanê da dîfwan er ku desalata bîtin ew er ku desalatê ku yasaya serokatiya herêma Kurdistana Iraqê da hatin ji bo hindê Kurdistaneka bihêztir bîtin û serokê vê herêmê çinkî dê bi navê nûneratiya xelkê herêma Kurdistanê qise ketin û nûneratiya we keteve divêtin ev madde wekî xwe bimîteve û zor spas. زۆر سپاس. بەڕێز کاک ئیسماعیل فەرموو. پەرلەمانی بەرز من دوو ملاحظەیتین دوو تێبینیتین ئێک ئەس بینم ئەف بەرگە زێدە بیت ئەتوێرێدا بژیتن کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراقدا هەیە عیبارە ئەف عیبارە لێ زێدە بیت بەرپرس دەبیت بەرامبەریەتی بەرامبەری پەرلەمان مەدووشت تەنە سەحب الثقەمە هەیە وما مساءلة هي سحب الثقة أو بريارة جنابته إشارة داية وبس لسر سحب الثقة أما مساءلة داني نجبرن داس بينهم ضرورية أم بيجين وبر برسة برامبر برلماني نقطة دوية أوا قوتي تا پسند كردني دستوري كردستان أذبين مكررة كل عنوان قانون دهاتي تا پسند كردني دستوري عراقي إذن بوشي دهت مكرر هيتن. سپاس کاک حکمت. برای سروکا پارلمانی داخواست دکیم اف ماده سی وکی خواب بمینیتن جبر کو وکی جماعتش اشارت بکری اگر مدویتن کردستان کا پهیز هبیتن فرما سروکی کی پهیزو خدان دست حالات جی هبیتن جبر کو اگر ام بری خواب دنه بری سالا که جی چندین کارسات هاتینه سر کردستانه اگر ما سروکی بدست حالات نباید اوید میدا احتمال منچیا و بروانیا که هاتی کرن خاکا پیروزا کردستان بکن برنده از پشگیری الحوالت خواه ملاویسی و کاک بهمن واند کم که اف مادوه که خواب من تو گلک سپاس برای مامستا ابو بکر فرمو. برای سروکی پارلمان ابو بکر حالدنی پشگیری قسەکانی دکتۆر شێرکۆوە کەم لەسەر هەردوو مەبدەئی ئەوەی کە سەرۆکی هەرێم لێپرسراو بێ بەرامبەر بە پەرلەمانی کوردستان وەکو چۆن لە پەرلەمانی کوردستان متمانەی پێدەدرێت دووەم کەمکردنەوەی دەسەڵاتەکانی کە بە شێوەیەک تەباو گونجاو بێت لەگەڵ سیستمی پەرلەمانی چکەم دەسەڵاتانی لە یاسای ژمارەیەکی 2005دا هاتووە ڕەهان و بەم شێوازە بێت ئەم سەرۆکایەتیە بەناو پەرلەمانیە بەڵام بەناوە ڕۆک سەرۆکایەتیە تێبینی دووەمیشم تێبینێکی شکڵیە بۆ بەڕێزان لە لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمان ئێمە مادام ینی ئێوە مادام خواستێکتان هەیە بۆ کاراکردنەوەی دامەزراوەکە و هەروەها سەرۆکایەتی هەرێم کەواتە پێویست ناکە لێرە تۆ بڵێ بە دەسەڵاتەکانیەوە دامەزراوەکە کارا دەبێتەوە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 تۆ لەو لاوە هاتووی دوو یاسای تریشت هەڵوەشاندۆتەوە کە یاسای ژمارە دوی ساڵی 2007 و یاسای ژمارەی ساڵی 2010 دوم لە عینوانەکە تا هاتووە ئێوە هەموارەکەتان بۆ شێوازی هەڵبژاردننی سەرۆکە کەچی بەپێی ئەم پێشنیازە بێ ئێوە هەمواری یاسای ژمارەیەکی ساڵی 2005 دەکەنەوە کە بۆ نمونە کۆمەڵە دەسەڵاتی تر بۆ سەرۆکی هەرێم زیادەکەنەوەکو لێرە نووسراوە لە ئاستی ناوخۆ و دەرەوە نوێنەرایەتی هاوڵاتیانی کوردستان دەکات و بە ناویانەوە دەدوێت و هەماهەنگی لە نێوان دەسەڵاتە فیدراڵیەکان و دەسەڵاتەکانی هەرێمەکات بۆیە ئەبێ ئەمە ئەمڕۆ بەس تەنها کاراکردنەوەی دامەزراوەکە بێ وەکو ئەوەی کە ئەوانی کە واژۆیان کردو دەیانەوێت بە تعدیلێکی تر بە پێشنیازێکی هەموار دەسەڵاتەکان زیاد و کەم بکرێت. حەسیبە خان فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە ڕای بەڕێزان مامۆستا مەلاوەیسی و جەلال پەرێشان و کاک بەهمەن دەکەم کە تێیدا شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و دەستەڵاتەکانی دیار کردووە لە مادەی سێ کە هاتووە هەروەها سەرۆک لە ئاستی ناوەخۆ و دەرەوە شوێنەرەوەتی هاوڵاتیانی کوردستان عێراق دەکات بەناویانەوە دەدوێت و هەماهەنگی لە نێوان دەستەڵاتە فیدرالیەکان و دەستەڵاتەکانی هەرێمدا دەکات. سوپاس. کاکاوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مادەی سێ هاتووە بەدەر لە حکومی مادەی دووەم لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانی عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموار کراو پەرلەمانی کوردستانی عێراق سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرێت بەو ئەرک و دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان داش عێراق هاتیە. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان من تێبینیم لەسەر ئەوە هەیە کە دەڵێ بەو ئەرک و دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانی عێراق هاتووە. چکە ئەگەر ئێمە ملاحەزەی یاسای ژمارەیەکی سەرۆکاتی هەرێمی کوردستان بکەین دەسەڵاتەکان بە جۆرێک داڕێژراوە کە یاساکە سیستەمی هەڵبژاردننی سەرۆک سیستەمی سەرۆکاتیە نەک لە پەرلەمانی و ئەگەر ملاحەزەی یاسای سەرۆکاتی هەرێم بکەیت لە مادەیدا 18 دەسەڵات بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کراوە کە ئەمە پێچەوانەیە لەگەڵ مادەی 73 دەستوری عێراق کە دەسەڵات بۆ سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کراوە بەو شێوەیە سەرۆک خاضع نابێ بۆ بڕیارەکانی پەرلەمانی کوردستان و پەرلەمان ناتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم بکە بۆیە پێشنیار دەکەم ئەو بڕگەیە لا بردرێەوە بەپێی ئەو مادەی بەپێی ئەو پێشنیازی یاسایی کە ئەمڕۆ دایڕێژینەوە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم سنووردار بکرێت هاوشێوەی سیستەمی سیاسی پەرلەمانی و هاوشێوەی دەسەڵاتەکانی سەرۆکی کۆمار لە بەغدا و سەرۆکی هەرێم بکەوێتە بەر لێپرسراوی پەرلەمانی و پەرلەمان بتوانێت لێپرسینەوە لەگەڵ سەرۆکی هەرێم بکات. زۆر سپاس. پشتگیری ئەندامانی پێش خۆتان بکەن تکایە قسەکانتان هەمووی دووبارەیە ناچار دەبین ئەگەر دووبارە بێ ئەو جارە قسەکانتان پێ ببڕین. بەڵێ کاک سەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەکو سەروان لەگەڵ هیچ دامەزراوەیەک نیم کە دەسەڵاتی ڕای پێ نەدرێت دروست دەسەڵاتی پێ نەدرێت و هەوڵی بێهێزکردنمان دەدرێت هەمومان کوردین و کوردبینی قسە بکەین بۆیە لەگەڵ بێهێزی سەرۆکاتی دەسەڵاتی سەرۆکاتی هەرێم نیم بەهێز بکرێت و کاراش بکرێت سەرزار و بنزاری هەمووشمان گوێبیست دەبین هەر دەستورە و نەبوونی دەستور هۆکاری ئەو هەموو ڕاو بۆچوونەیە ئەو هەموو ناڕازی بوونەیە لە یەکتری ئێمەش ئەوەین کە دەستور دەنووسینەوە با هەمومان هاوکار بین و هاوڕابین بۆ ئەوەی دەستورمان هەبێت تا جارێکی تر لە خولی شەشەمی پەرلەمان ئەوانە لە شوێنی ئێمەدا دەنیشن ئەو گفتوگۆیە و ئەوە نەکرێتن و دروست پشتگیری لە هەواڵانی لێژنە یاسایی دەکەم من. تەمام. کاک سیروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سیروان بابان من سەرنجی هەموو هاوڕووکاران پەرلەمانتارانی بەڕێز و جەنابیشتان ڕاکێشم بۆ ئەوەی کە ئەم یاسایانەی یا ئەم یاسایی کە لێرە دەری دەکەین بۆ ئەم 4 ساڵە نییە و لەبەر خاتری کەسێکی تایبەت نییە بۆیە سەرنجتان ڕاکێشم ئەم یاسایانەی کە ئێمە لێرە دەریەکەین بەرپرسیارەتی گەورە لەسەر شانانە بۆ نەوەکانی دوا ڕۆژمانە لەبەر ئەوە تکاکەم بە شێوازێکی گشتگیری سەیری بکەین هەر لێرەوە من لە سۆنگەی ئەو دەسەڵاتانەی کە بۆ سەرۆکی هەرێم دیاری کراوە پێم وایە مادەی سێ هەر زۆر زیایە لەبەرەوەی لە مادەی دووە بە تەواوی باسی لێکراوە هەرچەنە من پێم وایە ئەو دەسەڵاتانە زۆرن بۆ ئەوە بێت تەشریفاتی بێ بەڵام پێم باشە پێشنیارەکەم کە ئەم بڕگەی بۆ زیاب بکرێت نابێت ئەندامی طبعاً کاندیدی سەرۆکی هەرێم نابێت ئەندامی هەمان حیزبیان هەمان هاوپەیمانەتی بێت کە ڕادەسپێرێت بۆ پێکهێنانی کابینەی حکومی یا حکومت بە مەبەستی ڕێگریکردن لە جەن سەرگیری و تاکڕەوی و دەسەڵاتی دیکتاتۆری لێرەوە پشتگیری خۆم بۆ وتەکانی دکتۆر کازم بەڕێزان دکتۆر کازم و دکتۆر شێرکۆ و کاک دیاری ڕاگەێنم سپاس. بەڕێز جوان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان
لەبەر ئەوەی سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی تەشریفیە نەک فەعلی و سەرۆکی هەرێم ڕەمزێکی سیاسیە نەک ئیداری واتە سەرۆکی هەرێم بەرپرسیار نییە لە ئیدارەدانی حکم و پێشکەشکردنی خزمەتگوزاری تا بەرپرسیار بێت و لێپرسینەوەی لێ بکرێت. لەبەر ئەوە منیش پشگیری لە هەواڵانم دەکەم و پەرلەمانی کوردستان سەرۆکێک بۆ هەرێم هەڵبژێرێت و بەو ئەرک و دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا هەیە تا پەسەندکردنی دەستور. بەڵێ کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی دوی راپۆرتی لیژنەی یاسایی هەمواری مادەی دوی یاسای سەرۆکایەتی هەرێم کراوە بۆیە من پێشنیارەکەم مادەی سێی پرۆژەی لیژنەی یاسایی بەم جۆرەی لێ بکرێ هەمواری مادەی یەکەم و دووەم و سێیەمی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراوی سەرۆکایەتی هەرێم دەکرێت بەم جۆرە مادەی یەکەم بڕگەی یەکەم لا دەبرێ مادەی دووەم و سێیەم بەم جۆرەی لێدێ بڕگەی یەکەم پەرلەمانی کوردستان داش عێراق بە دەنگدانێکی نهێنی و ڕاستەوخۆ سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرێت کە لەسەر ئاستی ناوخۆ و ئاستی دەرەوەش نوێنەرایەتیان دەکات و بە ناویانەوە دەدوێت و هەماهەنگی لە نێوان دەسەڵاتە فیدراڵیەکان و دەسەڵاتەکانی هەرێمدا دەکات. بڕگەی دووەم ماوەی سەرۆکایەتی هەرێم 4 ساڵە و دەکرێت تەنها یەک جاری دیکە هەڵببژێردرێتەوە کە ئەمە مادەی 72 دەستوری عێراقیشە ئەگەر بەم جۆرەی لێ بکرێ مادەی 4 لە پرۆژەکەی لە راپۆرتی لیژنەی یاسایی بڕگەی 1 خاڵی 5 لا دەبرێ مادەی 5 بڕگەی 1 لە پرۆژەکە لە راپۆرتی لیژنە ئەو کاتە لا دەبرێ چونکە لەوێ ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 1 خولدانراوە بەڵام نەوتراوە بۆ چەند جارە دەبێ بۆ 1 جار بێ و 1 جاریش یارای دووبارە بوونەوەی هەبێ نەک تەحدید نەکرێ و بەردەوام بێ. زۆر سوپاس. بەڵێ تەنها ئێمە دەرگای گفتوگۆمان لەسەر مادەی 3 کردوتەوە جگا لەوەی کە دەگەڕێنەوە بۆ قانونی سەرۆکایەتی هەرێم لەوێ ویلایەتی بەڕێز سەرۆکی هەرێم دیاری کراوە کە تەنها بۆ 2 ویلایەتە. بەڕێز ڕۆژان خان. لای ڕاستە. برای سەرۆکی پەرلەمان ئەس پیشنیار دکەم کو مادە 3 شیاسا پیشنیازی یاسای کارکردنەوەی دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستانی عێراق و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور وەک خۆی ببینێتەوە و پشتگیری قسەی هەواڵێت خۆت دکەم کاک بەهمەن و کاک ڕزگار و کاک حکمەت و جوانخان و حەسیباخان کو پەرلەمانی کوردستانی عێراق سەرۆکێک بۆ هەرێم هەڵبژێرێت بەو ئەرک و دەسەڵاتدارانی کە لە یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانی عێراق هەیە تا پەسەندکردنی دەستوری کوردستانی عێراق کە تێدا شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی دیار دەکرێت. زۆر سپاس. بەڕێز سەرچنار خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مسی خاڵم لەسەر ئەم مادەیە هەیە. خاڵی یەکەم بە پێم مادەیە مادەی 3 کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم تا پەسەندکردنی دەستور کاتیە واتە میکانیزمی هەڵبژاردننی سەرۆک دەسەڵاتەکانی لە دەستورێک لای دەبێتەوە کە ئەوەش دیار نییە کەی دەستور بۆ هەرێم دەنووسرێتەوە و خاڵی دووەم بە پێ ئەم مادەیە گۆڕانکاری لە شێوازی هەڵبژاردننی سەرۆک کراوە لە هەڵبژاردننی ڕاستەوخۆ بۆ ناڕاستەوخۆ واتە لەگەلەوە بۆ پەرلەمان و ناکرێت بە هەمان دەسەڵاتەوە کە لە مادەی دەی ژمارەیەکی یاسای ژمارەیەکی ساڵی 2005دا کە سەرۆک 18 دەسەڵاتی بۆ دانراوە پەرلەمان سەرۆک هەڵبژێرێتەوە بە هەمان دەسەڵات واتە سیستەمەکە ناکرێت سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێرێتەوە بە دەسەڵاتی بەو دەسەڵاتانەی کە لە مادەی دەی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 بەڵکو ئەبێت دەسەڵاتەکانی بە شێوازە بێ کە لەگەڵ سیستەمی پەرلەمانیا یەک بگرێتەوە. خاڵی سێەم و کۆتایی لەبەر ئەوەی پەرلەمان سەرۆک هەڵدەبژێرێت دەبێت سەرۆک بە دەقێکی یاسایی خاضع بێت بۆ پەرلەمان و پەرلەمان بتوانێت لێپرسینەوە مسائلەی لەگەڵ بکات و زۆر سوپاس. بەڕێز کاک ئومێد. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەر لە گفتوگۆکە لەسەر مادەی 3 وەکو خاڵێکی نیزامی ئەو بەڕێزێک کاکسیروان باسی لەوە کرد سەرنجی ئەندامانی پەرلەمان ڕادەکێشم سەرنج ڕاکێشان حەقی ئەندامێکی پەرلەمان نییە بۆ ئەندامانی دیکەی پەرلەمان لە سلسلەی ئیجراعاتدا سەرنج ڕاکێشان ئیجراعاتە بۆیە داوا دەکەم لە پرۆتۆکۆل بستڕێتەوە دەکرێت برێ ئاگاداری بە ئەندامانی پەرلەمان دەدەم یان ڕوونکردنەوە بەڵام سەرنج ڕاکێشان بە پێی مادەی 55 بڕگەی دووەم داوا دەکەم ئەو قسەیە لە پرۆتۆکۆل بسڕێتەوە. بەڵێ لە پرۆتۆکۆل ڕەشکرایەوە بەڵێ ڕاستە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 2005 لە یاسای سەرۆکایەتی و لە 2009 ئەو گفتوگۆ و
جەدەلەی کە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بووە لە چەند ساڵی ڕابردوو تا لە 2000 بۆ هۆکاری ئەوەی کە بەپێی 2 یاسا دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم لە کارەکانی ڕاگیرا و دەسەڵاتەکانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان دابەشی سەر دامەزراوە دەستوریەکان کرا. ئێمە لە گفتوگۆی ناونیشانەکە ڕێککەوتین و کۆتایی بە گفتوگۆشات لەسەر ئەو بابەتە زۆر ڕوونە. دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کارا دەکرێتەوە شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم هەموار دەکرێتەوە قسەکردن لەسەر دەسەڵاتەکانی و هەموو بابەتەکانی دیکەدا لە ناونیشانی بابەتەکە ڕوونە کە ئێمە ئێستا گفتوگۆ لەسەر ئەوە دەکەین بۆیە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمی فدرال پەرلەمانیە و لە دوو ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان ئەوەی کە ڕێکارە پەرلەمانیەکانی شبڕی ئەوەی دیکەش کە لە ناوەڕاستی ئامادەکاریەکاندا بووین لە لێژنەی دەستوری زۆر بەڕوونی باز لەوە دەکات سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمی پەرلەمانیە. هەڵبژاردننی شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم سیستەم دیاری ناکاتن بۆیە ئەوەش مافێکی دەستوری خەڵکی کوردستانە کە ببینە خاوەنی دەستور دەکرێت ئەگەر ئەو پەرۆشیە بەو زۆرە بیتن بۆ بوون بە خاوەنی دەستور پەلە بکەین ئێمە فراکسیۆنەکان هاوکار بین هێز و لایەنە سیاسیەکان هاوکار بین ببینە خاوەنی دەستور کە مافێکی خەڵکی کوردستانە دەستوری هەبیتن و هەروەها لە بابەتی ئەو گفتوگۆیانەی کە لە چەند ساڵی ڕابردوو بووە ئەمە گەیشتنەوە قۆناغی ئەوەی ئێستا جۆرێکە لەو تەوافق و سازان و لە یەکتر گەیشتنە هاوبەشەی کە بەو جۆرە هەم دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کارا دەکرێتەوە بۆیە من پشتگیری لە مادەی 3 دەکەم لە هەموو بەڕێزانە دەکەم کە پشتیوانی بۆ ئەو مادەیان دەربڕی زۆر سپاس. زۆر سپاس مژدەخان فەرموو. بەڵێ سەرۆکی پەرلەمان لە مادەی 3دا ئاماژە بەوە کراوەکە پەرلەمانی کوردستانی عێراق سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرێت بەو ئەرک و دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق هەیە تا پەسەندکردنی دەستوری کوردستان عێراق. من پێم وایە مێژووی دەستور بە هیچ شێوەیەک دیاری نەکراوە هیچ زمانێک نییە کە دەستوری هەرێمی کوردستان دەنووسرێتەوە یاخود پەسەند دەکرێت. پێم وایە مبەڕێرێکی زۆر زەعیفە و مادەی قانونی نابێ بە شتێکەوە بەسرێتەوە کە هیچ وجودێکی نییە. سپاس. بەڕێز کاک بەهجەت. برای سەرۆکە پەرلەمانی ئەس داخوازت کە مادە 3 پێشنیارە یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق وەکو خۆ بێتە جێبەجێکردن و پشتگیریە کاک ئومێدی دکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز خاتو هەلەس فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی هەوڕەئی مەدگەل ئاخفتنت بەڕێز سەرچناری بەرهەندێ هەمان ڕەئی من هەیە. بەڵێ زۆر سپاس. بەڕێز سەوسەن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تەواوی خۆم لە مادەی سێەم دەردەبڕم بەدەر لە حکمی مادەی دووەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو ئەرک و دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا هەیە پشتیوانی خۆمان ڕادەگەین هەروەها پشتیوانی لە بەڕێز مەلاوەیسی کاک ڕزگار کاک بەهمەن و کاک جەلال دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک عەبدستار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا ئەو ڕستەیە کە دەڵێت تا پەسەندکردنی دەستوری هەرێم ئەمە پێمە ئەمە پێویست نەکات چونکە دەڕووی پلەبەندیەوە دەستور لە سەروی یاساکانی نیشتیمانیوەیە وار کاتێک بووین بە خاوەنی دەستور ئەو کاتێک دەبێت هەموو یاسانێکی ئێمە هەمانە لەگەڵ دەستور بگونجێ بۆ ئەم پێمە ئەم دەقا پێویست نەکات لەگەڵ هێندێکی کەش کە باسییان کرد پژیریان دەکەم و ئێمە مادام سیستەمەکەمان پەرلەمانیە و سەرۆکیش لە پەرلەمان هەڵدەبژێردرێ من پێم وایە ئەو دەسەڵاتەکانی کە باس کرا و ئاماژەی پێکراوە بەم شێوانە هێندێکیان هەموار بکرێتەوە. بەرگەی هەشتم بەم شێوەیە لێ بکرێ زاردانی باری نائاسایی بەڕاوێژ و ڕێککەوتن لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بەپێی یاسایەک. کاک عەبدستار ئەمە تەنها لەسەر مادەی 3 دەدوێن لەسەر دەسەڵاتەکان نەدوێن. ئەو دەسەڵاتانە بەڵێ داوتمانە بە دەستور یعنی لێرە جێگای مناقەشە نییە بۆ بڕە. ببوورە لە مادەکان باسی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کراوە دەچێ باسی دەکەین کە ئێمە هەموارمان هەیە لێرە هەمواری دەسەڵاتەکان ناکەینەوە یاساکە وازەحە ناوی کاراکردنەوەیە و شێوازی گۆڕینی هەڵبژاردننی سەرۆکە لە ناو خەڵکەوە بۆ پەرلەمان.
بەڵێ تەنها لەسەر مادەی سێ فەرموو نهرەوە پێش ئەوەی کەم هەموو لەگەڵ کۆمەڵێک هەموار لەسەر دەسەڵاتەکانی فەرموو بەڵێ زۆر سپاس کاک جیهاد فەرموو بله بناو خود مازن و دلوان برای سروکا پارلمانی از نبینم چه جواز یک آمازن تداوید کو بری نه سروک هرمت ناف خلکی دا تا تحل بجارتن کو افریقیت ناف پارلمانی دا به تحل بجارتنش بهنده چون کو افریقا 68 پارلمانتارا دنگ یه خواه یه دایب وی پیش نیازهانه ام جیب دنگت خلکی تاتی نوره که واتا سیکیا کردستان اف چند دنگ خواه دا ام جیب دنگت خلکی نه نقطه دوی جیم وید بحث بکم گلک بحث وان ارکو دستالاتا کرخو ارکو دستالات او برزت بیت سروک هریمه دید برجواندیا خلکی داب کاری نیتون افریکال وان ولاتت پیشکفتی جی اون او سروکن او دستالات دستی دا لا ولاتت وانا جید پیشکفتی نه نقطه سی جی کو بیجن حتی یعنی دمک مطاطید و چند دهانی ده بو دستوری جناب هوا قانونی نه چطور زانن دنه دل خو حتی 6 تا 7 مانگ دید شن دستوری که جی بو کردستان بدن زور سپاس پیشگیریا اوی ماده ست کن بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک علی حەمەد ساڵح فەرموو بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لەبارەی ئەم مادەوە طبعا ئێمە کە پشتیوانیمان کردو و ئیمزامان لەسەر کردووە بەرهەمێکی تەوافقیە من حەزەکەم تەوزیح لەسەر شتێ بدەم کە ڕەنگە لەسەر پێشنیازی ئێمە جێگیر کرابێت ئەویش تا نووسینەوەی دەستورە فکرەکە ئەمە چییە ئێمە تەمەناکەین لە زووترین کاتدا دەستور بنووسینەوە بەڵام ئێگە دەستورمان نەنووسیەوە لەبەر هەروە کارێک بێت ئەم پرۆسێسە بەردەوامە بێت هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان تەمەناکەین 2 ساڵی تر بێ 4 تر بێ هەرکە تا زوو دەستور بنووسینەوە زۆر باشە و دیسانەوە داوا لە جەنابتانەکەین وەک ئەرکی خۆتان و بە هاوکاری فراکسیۆنەکان ئەم هەمانگە دروستکەن بۆی لیژنەکە فعال بێتەوە و ئەو ئاڵوگۆڕانیش کە تیا بکرێت دووەم هەڵبژاردن لە پەرلەمان دیسان تەکی دەکەمەوە تا نووسینەوەی دەستور ئەمە بابەتێکەوە تا ئەو کاتێک دەستورە نووسینەوە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵەبژێرێت تا لەسەر دەستور تەوافقەکەین و بێگومان دەستوریشە بێ بە تەوافقی لایەنەکان بنووسێتەوە لەبارەی چەند خاڵێکی تر دیسان تەکی دەکەینەوە ڕەنگە ئەمە خواستی پەرلەمانی کە هەمان بووە تیا جێگیر نەبوو بێت وەک چۆن خولی پێشوش لە ئاخر گفت و گۆی چوار لایەنەکە لەگەڵ پارتی دیموکراتە لە هۆڵی شاری جوان کرا بە شێوەیە لە شێوەکان ڕازی بووین هەمومان ڕازی بووین سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێرێت ئەم دەسڵاتانەی لابێ ئێستا پرسیارەکە ئەمەیە ئەمە نییە مەسەن هەندێک برادەر و تەفسیرێکیان کردو تا سەرۆکی هەرێم ئەتوانێت پەرلەمان هەڵوەشێنێتەوە چێ ئەتوانێ چێ هەڵوەشێنێتەوە دیارە لە چەند ئەگەرێکە دەسڵاتێکیە سەرۆکی هەرێم دەسڵاتێکی ڕەمزی کاشفە ئەوەیە کەم بۆ نمونە نیوە زائید یەکی پەرلەمانتاران ئیستیقالەیەکەن کەواتە پەرلەمان خۆی هەڵوەشاوەتەوە سەرۆکی هەرێم ئەعلانی هەڵوەشانەوەیەکە نەکەوەی بێ بڵێ پەرلەمانم هەڵوەشانەوە یا دوای 45 ڕۆژ لە بانکردنی ئەندامانی پەرلەمانتاران نایەن بۆ کاری پەرلەمانی و سوێندی یاسایی ناخۆن ئەوە پەرلەمان خۆی هەڵوەشاندوتەوە و سەرۆکی هەرێم ئەعلانیەکە ئەتوانین وا بڵێن ئەمە پێوتێت دەسڵاتێکی ڕەمزی کاشفە بەڵام پەرلەمانتاران طبعا سەرۆک وەزیرانیش بە دوو لە سەر سێ متمانی لێوەرەگیرێتەوە ڕەنگە لە پێڕەوی ناوخوا زۆر مناقەشەمان کرد بیانوەکە ئەوە بوو یا هۆکارەکە ئەوە بوو لە پێناو ئستقرارایە ئەمە ئەکرێ ئەمەش ئەوە من پێم وایە ئەکرێت زۆرێکی تریشمان سەرنجمان هەبوو بێت تا ئێرە بە نەتیجە گەشتوین ئەوەیمان نەگەشتووە بە نەتیجە دەست و برد بکرێ و بە عەسابێکی سارد بە بیرکردنەوەیەکی نیشتیمانیانە بۆ ئەوەی دەستور بنووسینەوە و کۆی سەرنجەکانی خۆمان لە دەستورەکە جێگیرکەین بۆیە ئێمە پێمان وایە ئەم مادە گرنگە وەک خۆی بمێنێتەوە بە دوو جێگرەکەشەوە کە نەبێت بەڕێز کاک شوان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێز کاک شوان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان شوان زراری من پشتگیری هەواڵ علی حەمەد ساڵح حەکەم و پشتگیری هەواڵانم لە لیژنەی یاسایی دەکەم کە مادەی سێ بەو دەقەی کە هەیە جێگیر بکرێت لەگەڵ ڕێزم نقطە نظامی هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 لە بڕگەی چوارەم لە خاڵی دووەم نابێت هیچ ئەندامێک وەڵامی ئەندامی تر بداتەوە ئەمەی بەڕێز علی حەمەد ساڵح باسی کرد کە لەگەڵەوە نین کە دوو جێگر بێت کە لای سەرۆشی فراکسیۆنی شت نیشتمانی کوردستان خاتو بێگەردەوە پێشنیاز کراوە ئەتکامە لە پرۆتۆکۆڵ بسڕنەوە تکایە وەڵامدانەوە نەبوو بەڵێ دکتۆر هەورامان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی ئەم مادەیە لە ڕاستیدا تاوەکو ئەوەی کە
پەرلەمانی کوردستانی عێراق سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرێت من لەگەڵیان چونکە خواستی خۆمان بوو لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەوە بوو ئەو کێشە و ئاڵۆزیێشی لەسەر دروست بوو لە هەرێمی کوردستانە کە معلومی هەموو لایەکە. ئێستا کە ئەم خواستە تحقیق بووە تحقیقبوونی ئەم خواستە ئێمە تەنها بوو ئەوە نەبوو کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بەس تەنها میکانیزمی هەڵبژاردنەکەی بگۆڕدرێ لە نێو خەڵکەوە بۆ نەو هۆڵی پەرلەمان بەڵکو ڕوحەکەی ئەوە بوو کە ئەم سەرۆکە بەرپرس بێت لە بەردەمی پەرلەمانە کە لە ڕاستیدا بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە بە پێچەوانەوە ئێمە ئەگەر سەرۆکێکی هەرێممان هەبێت ئەم سەرۆکەمان بەرپرس بێت لە بەردەمی پەرلەمانەکەی خۆیان هیچ نیشانەی ضعف نییە و هیچ نیشانەی نوقسانی نییە بەڵکو بە پێچەوانەوە هێمای قووەتی خۆیەتی چونکە ئەم پەرلەمانە ئەو کاتە ئەبێتە سەنەدێک بوو ئەو ملاحەزاتی باشی پێدا متابعەیەکە و ڕەخنە و پێشنیازی بنیاتنەری بۆ ئەنێرێ نەک هەدامی بۆ بنێرێت کەواتە با ئێمە بەڕاستی ینی وەکو بڵێ هەمیشە کاتێک کە ملاحەزەکان ئەوترێ بە چاوێکی خراپ سەیری ملاحەزە و تێبینیەکان نەکرێت و تەویلی خراپی بۆ نەکرێت هیچ نیشانەی نوقسانی نییە کە سەرۆکی هەرێم بێتە پەرلەمان مادام لێرە هەڵدەبژێرە بەرپرسیش بێت و هەروەها ئێمە کە دەڵێن سەرۆکێکی هەرێمێکمان دەوێت کە دەسەڵاتی هەبێ و بەهێز بێ ئەم هەرێمە تەنها بەوەندە بەهێز نابێت کە سەرۆکی هەرێمەکەی بەهێز بێت بەڵکو بەوەش بەهێز ئەبێ کە دادگاکەیشی بەهێز بێت کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەیشی بەهێز بێت کە سەرۆکی ئەنجومەنی کە سەرۆکی دادوەریەکەیشی بەهێز بێت واتە هەرسێ سەرۆکایەتیەکە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و دادوەری هەرسێکیان ئەگەر بەهێز بن اینجا ئەم هەرێمە و سەرۆکی هەرێمەکەش اینجا هەرێم بەهێزتر ئەبێ کەواتە بابە هێز نەدەینە جەمسەرێک لەسەر حسابی هێزەکانی تر بەڕێز سەرۆکی پەرلەمان یاسای دابەشکردن دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەڵێ کاتێک ئێمە لە خولی چوارەمە یاسای دابەشکردن دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێممان دەرکرد کە منیش و جەنابیشت ئەندام بووین لەو خولە بەڕاستی شتێکی خراپمان نەکرد هەتاکو ئێستا بێن هەڵی بۆ شێنینەوە شتێکی باشمان کرد کە ئەم دەسەڵاتانەمان تەوزیع کرد بۆ ئەوی کە هەرسێ جەمسەرەکە هەرسێ دەسەڵاتەکە هێز و قووەتیان هەبێ خاڵێکی تر بەڕاستی ئەلێرا جەنابەت ئاماژەت بەوەدا لە تەنها لەسەر مادەی سێ تەنها لەسەر باسی مادەی سێ لەو مادەی لام نەداوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرە ئاماژە بەوە کراوە کە باسی دەستور ئەکرێ سەرۆک لەسەر لەگەڵیشە لە کۆتایی مادەکە دەڵێت سەرۆک لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە ژنێراتی هاوڵاتیانی کوردستان عێراق دەکات و ئیلە ئاخریه ئەمە بەڕاستی زیادەیە مادام باسی ئەوە کراوەکە بەو ئەرک و دەسەڵاتانی کە لە یاسای سەرۆکاتی هەرێم کوردستان داش عێراق دەمێنێتەوەی پێویست ناکە لێراژ کۆمەڵە سەلاحیاتی تر و کۆمەڵە دەسەڵاتی تریشی بۆ زیاد بکرێتەوە چونکە بۆی زیاد کراوە زیاد نەکراوە لە خودی یاساکەدا هەیە ئەگەر هەیە با نەنووسرێتەوە پێویست ناکە آخر ئەگەر ملاحەزە بکەی لە بدایەت نووسرایە بەدەر لە حکومەکانی مادەی دوو تکایە ئەو وردبینی یاسایی سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەمەوێت پرسیارێ بکەم جەنابەت وەکو سەرۆکی پەرلەمان و بەڕێزان لیژنەی یاسایی وەڵامێکی زۆر وازەحمان بنەوە چونکە ئەمە ئیشکال هەڵەگرێ ئەگەر جەنابەت فەرموود بەرپرسە لە بەردەمی پەرلەمانە لەبەرەوە باسی متمانە لێسەندنەوە کراوە ئێمە دەمانەوێت ئەگەر ئێوەش لەگەڵ ئەم مەبەستان کە بەرپرس بێ لە بەردەمی پەرلەمانە بە نیو ڕستەش بێ ئاماژەی پێ بکرێت لەم یاسایە بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمەش زەمیری خۆمان مرتاحکەین چونکە من نوێنەری خەڵکی کوردستانین تەواو بڵێ تەواو سپاس مامۆستا هەورامان بەڵێ کاک ڕڤینگ فەرموو بناوی خدای مازن بله سروک پارلمانی عجیب لگل وی ماده سه مشر راپورت لجنه یاسایی که بیت جبهه کردن و یلکش پارلمانترین ما بحث دستوریت کن دیار ترسکوان هیا اگر دستور به کردستان نه تدانانه نبتونه یاسای سروکاتی حریمه بلکه زور دستحالات داریامت کردستان دا سقطیات دا هایش برهنده پشتگیری وی ماده کن و هم همیشه پشتگیر بین بوله زلدانانا دستوریت کن سپاس بەڕێز خاتو ئاشنا فەرموو بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە کاک عەلی ئەو قسانەی کە من مەبەستم بوو کردی بە تەنها پشتگیریەکەم منیش لەگەڵ مانەوەی ئەم مادەیان وەکو خۆی دەستخۆش کاک بەڵێن فەرموو زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی بەڕێز کاک عەلی حەمەد ساڵحەکەم سەبارەت بۆی کە ئەم مادەیە لە ناو ئەم پێشنیازی یاسایە هەنگاوێکی گەورە و گرنگە بەرەو
ئەوەی کە بەرەو سیستمی پەرلەمانی بڕۆین دیارە سیستمەکەی ناکاتە سیستمێکی پەرلەمانی بەڵام هەنگاوێکی گەورە بەرەو پێش چوین خاڵی دوو پێشنیازەکەم کە بڕگەی یەکەم لە مادەی پێنجەمی ئەم یاسایە لا ببرێ و لێرە بڕگەی دووەم بۆ مادەی سێهەم زیا بکرێت کە ماوەی خولی سەرۆکی هەرێم کە لە پەرلەمانەوە هەڵدەبژێرێ بۆ 4 ساڵە و تەنها یەک جاریش دەتوانرێ هەڵببژێرێتەوە. زۆر سوپاس. بەڕێز دکتۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق من چەند تێبینیەکی قانونیم هەیە. بەڕێستان نەزانن کە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێستان نەزانن کە حەش و دووبارەکردنەوە لە ناو تەشریعاتە یان لە ناو قوانینە بە دەرە لە هونەری یاسادانان و لە داڕشتنی یاسایی. لە مادەی سێهەمی یاسای دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 مادە سێکەیە هاتووە کارکردن بە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و ڕادەگیرێت و تا ئاخری. مادەم ئێمە لە مادەی دووە هاتوینەم یاسایە هەڵە پەسێرین کەواتە ناوەڕۆکی یاسای ژمارەیەک جگە لەو هەموارکردنانەی کە ئەمڕۆ لەم یاسایە کرێت ناوەڕۆکەکەی تەفعیلە بێتەوە بە تەواوی. لەبەرەوە پێشنیازەکەم کە بەم شێوەیە مادەی دوو دابڕێژرێتەوە بەدەر لە حکمی مادەی دوم لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و پەرلەمانی کوردستان عێراق سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرێ. لەوێوە کاڵێ ئەو ئەرک و دەسەڵاتانەی کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراقدا هەیە تا پەسەندکردنی دەستوری کوردستان عێراق کە تێیداوە تا ئەخیرەکەی هەڵبگیرێ تەنها ئەو بەشەی دووبارە بکرێتەوە کاڵێ سەرۆک لەسەر ئاستی ناوخۆت چونکە ئەوە بەشێکە لە مادەی دوو کە ئێمە سیاغەی مادەی دوومان کردوێتەوە. مەسلەیەکی تر یا قسەیەکی ترەکەم سەبارەت بە تەواوەتی قانونیەکەم سەبارەت بە مەسەلەی بەرپرسیارەتی سەرۆک لە بەردەمی پەرلەمانە. بەڕێستان نەزانن ئەگەر دەسەڵات دوانەی تەنفیزی بوو یان دەسەڵاتی تەنفیزی دوانە بوو واتە سەرۆک هەبوو و سەرۆکی کابینەش هەبوو. بەڕێز سەرۆکی هەرێم بێ سەرۆکی کۆمار بێ هەر ناوێکی لێ بنێی تەنها بەرپرسیارەتی جینایی دەبێ بەرپرسیارەتی سیاسی نابێ. بەرپرسیارەتی هەڵسوکەوتی یان با بڵێن کردەی تەنفیزی دەکەوێتە ئەستۆی دەسەڵاتی جێبەجێکردن بە شەکەی کە ناوی کابینەی حکومیە. لەبەرەوە ئێمە بانە لێرە قسێک بکەین کە خۆمان بڕوامان پێی نییە وەنە ئومێدێک بە شتێکە هەڵواسین کە لە ئەسڵا لە فقی قانونیا وجودی نییە. و ئەوەی کە لە مادەی 16 یاساکەیە هاتووە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 مادەی 16 لە ڕاستیەوە پێی ناوترێت بەرپرسیارەتی لە بەردەمی پەرلەمانە. ئەوە دوو حاڵەتی زاتیە پەیوەندی بە کەسی سەرۆکی هەرێمەوە هەیە لەو دوو حاڵەتەیە تەنها پەرلەمان دەتوانێت بە 3/4 ئەم دەسەڵاتی لێوەرگرێتەوە یان پۆستەکەی لێوەرگرێتەوە. دوو حاڵەتەکە مەوزوعی نین واتە لەبەر کردە سیاسیەکانی نین لەبەر کردە تەنفیزیەکانی نین بەڵکو لەبەرەوەیە خۆی داوا دەکا یان ئەوەیە توانای ممارەسەکردنی دەسەڵاتەکانی خۆی نامێنێ. دەمەوێت بەڕێستان و ڕای گشتیش بە چاویان ڕوون بێ کە بە هاتنی یان بە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانی کوردستان بەرپرس نابێ لە بەردەم پەرلەمانی کوردستانە سەبارەت بەو کردە سیاسیانەی کە بە گوێرەی ئەو دەسەڵاتانەی لە قانونی ژمارەیەکی ساڵی 2005 هاتووە ئەنجامیەدا. هەر شتێکی تر بەدەر لەمە بوترێ ئەمە لە دەرەوەی منطقی قانونیە و لە دەرەوەی ئەوەیە کە لە ناو سیستمی پەرلەمانیە هەیە و زۆر سوپاس. زۆر سوپاس. بەڕێز خاتوو ڕۆژان. و پشتگیری پێشنیارەکەی بەڕێز بێگەرخانەکەم بەوەی کە جێگرەکان بکرێن بەدوو. زۆر سوپاس. بەڕێز ڕۆژان خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من و پێشنیارەکانم لەلایەن خاتوو بێگەرد و دکتۆرە ڕێواسەوە خرایە ڕوو پشتیوانی پێشنیارەکانی ئەوانەکەم. سوپاس. بەڕێز کاک زکری فەرموو. بەڕێز سەرۆکا پەرلەمانی ئەس زکری زێباری پشتگیریە پێشنیارە بەڕێز خاتوو بێگەرد دەکەم. بەڕێز کاک هاوڕێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری و پاڵپشتی پێشنیازەکەی خاتوو بێگەرد دەکەم. لەگەڵ ئەوە پێشنیارەکەم ئەوەی کە باس لە نووسینەوەی دەستورەکە سەقفێکی زەمەنی بۆ دیاری بکرێ بەو شێوازە بەکراوی نەبێتەوە وەختەکەی دیاری نەبێ. زۆر سپاس. بەڕێز خاتوو سەلما فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی خات و بێگەر دەکەم کە مادەی 3 بکرێتە 2 بڕگە و کۆی جەنابیان ئاماژەیان پێکرد. زۆر سپاس. بەڕێز کاک لوقمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی حکومەکانی ئەم مادەیە پەرلەمانی کوردستان سەرۆکێک بۆ هەرێمی کوردستان هەڵەبژێرێ و هەروەکو لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراودا هاتووە لە هۆیەکانی دەرچوونی یاسایەکەدا هاتووە سەرۆک یەکێتی گەل و وڵات بەرجەستە دەکات کەواتە یاسای سەرۆکایەتی هەرێم یاسایەکی گرنگی نیشتیمانیە و تەواو ڕەهەندێکی نیشتیمانی هەیە و پێویستی بە سازانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەکە بۆ ئەوەی سەرۆکێکی بەهێز بێ و تعبیر لە تەواوی خەڵکی کوردستان بکە. بۆیە پێشنیاز دەکەم هەروەک ئاماژە بۆکرا سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەرلەمانیە بۆیە پێشنیاز دەکەم ئەم یاسایە بە شێوازێک هەموار بکرێ کە لەگەڵ سیستەمێکی پەرلەمانی بگونجێت بۆ ئەوەی لە داهاتوودا لە دەستوری هەرێم جێگیر بکرێ. هەروەها پێشنیازەکەم لە مادەیەک بۆ ئەم پێشنیازە یاساییە زیاد بکرێ بەوەی بە مادەی 4 دەستوری هەرێمی کوردستان لە نیوەی یەکەمی خولی 5 پەرلەمانی کوردستان ئامادە بکرێت بۆ ڕاپرسی و شێواز و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لەو دەستورەدا بە ئاراستەی سیستەمی پەرلەمانی دیاری بکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک سیپان فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی گوتنا من دەربارەی مادە 3 پێشنیازە یاسا کارەکەنا دامەزراوە سەرۆکاتیا هەرێما کوردستانی عێراق هەموارێ شێوازە هەڵبژاتنە سەرۆکی تا پەسەندکردنا دستوری ژلای کاک دیاری بە هاتن گوتن بتەنێ پشگیریە گوتنێت ویتکە. زۆر سپاس. شادی خانم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە هاوڕێکانم زۆرێک لەو خاڵانی تریان وەکو مادەی پێش و باس کرد هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە سەرۆکی هەرێم دەیبێت پێم وایە پێویستە هەمواری ئەو یاسایە هاوپێچی ئەم پێشنیازی یاسایە بکرێت چونکە ناکرێت ئێمە پێمان وا بە سیستمێکی پەرلەمانیمان هەیە بەڵام سەرۆکی هەرێم ئەو هەموو دەسەڵاتی هەبەیە کە لە یاساکەدا هەیەی بۆیە پشگیری هەموو ئەو هاوکارانم دەکەم کە پێشنیازی ئەویان کردووە هەمواری ئەو یاسایە بکرێتەوە و بتوانرێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکرێتە بە تەواوەتی بکرێتە سیستمی پەرلەمانی. کاک دابان فەرموو. بەڵێ سەرۆکی پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە سەیتەواوی ئەو پەرلەمانتانە بەڕێزاناکەم کە خەمی زوو نووسینەوەی دەسووریانە بە تایبەتی لەم مادەیەشە ئاماژە بەوە کراوە دیسانەوە پرسی نووسینەوەی دەسوور ئاماژی پێکراوە و لەم مادەیە من پێشنیازەکەم کە 2 فەقرەی بۆ زیاد بکرێ ئەگەر ئیمکانی هەبێ ئەویشەوەیە کە سەرۆکی هەرێم کە تەنیا یەک جێگرێ بێت لەلایەن پەرلەمانی کوردستانی عێراقەوە هەڵەبژێرێ بۆ ماوەی 4 ساڵ لە ڕۆژی سوێن خواردنیەوە ئەشێ تەنها بۆ یەک جاری تر هەڵبژێرێتەوە و دووهەم سەرۆکی هەرێم بەردەوامە بێت لە کارەکانی تا دوای هەڵبژاردننی خولی نوێی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ هەرێم لە ماوەی 30 ڕۆژ لە یەکەم دانیشتنیەوە. بەڵێ سوپاس. بەڵێ کاک دابان بەڵێ زۆر سپاس. سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی تکایە گەر وەڵام و ڕوونکردنەوەتان هەیە بفەرمونون. سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو. داقزشتت کم اگر مجالی بده مجبرکو 2 تا 3 بسیار آدنا آراسته گرن وکو آدنا آراسته گرن صفت لجنه یاسایی سبارت دانشناو رو پیش نیازار نکل بردسته ما پراستی بحث الصلاحيات السروكي هريمي ناكد كو او سروك او صلاحيات دك ادفي پیش نیازه دا بو سروكي هريمي هات بنزيده کرن پارلمانتاره کی اشارت پیدا کو سروكي هريمي نينراتيا خلق كردستان ات سراست نافخو سراست در و اوات یاسا جماره که 2005 دا هيا نكوا و الترابورت لجنه ياسايدا ما اوا اضافه كديان صلاحياتك بو سروكي هريمي زيده بوا
سەبارەت صلاحیات سەرۆکی هەرێمی پشێوەیەکی گشتی طبعا ئەگەر سەرۆکی هەرێمی ئەو دەسەڵاتی نوکە هەین یاسایت بەرکاری هەرێما کوردستانێنە پتر یاوان صلاحیاتا پروتوکولینە صلاحیات گەلێکێت مازنن وەختی پەرلەمان صلاحیات گەلێکێت مازن یەت پێس نەدەتە سەرۆکی هەرێمی پەرلەمان هەند یا معقول جینینە هەر چاول محاسبەکردنەوەی سەرۆکی بێت ژبەر کو صلاحیات هەمی پروتوکولینە شتێکی پێزە پەرلەمانتەرێکی دیە بەڕێز ئیشارەت پندێدا كل عراقي بشويكة الفيري بوش بشويكة ديا دستور عراقي مادهك واضح إشارات بدايك وحريم كردستاني اتشيت تشريعي بكت اتشيت دستوري بخبدان اتشيت نظام خود ديار بكت ما عدا خلافي اوي ماده دستوري عراقي نبت او صلاحيات حصرية بو حكومات اتحادياتنا ديار كرن سیاره کدی ها تا راسته کردن بولج نیاسایی راستی از خود گل ویشه وزی آخفتنه نینم بله اگر ما رویا راستی بفید و اگر عمل ویره کو خمام خلق بد از زیوی به جاب دم و کوش و اندام پرلمان نو کو سروکی لج نیاسایی اگر خما خلقی بد چشوی باشتر نینه سروکش لای خلقی و بد و خلق محاسبات سروکی بکد نه اورول ویره مزایده پی بینه کردن بونده کو بناو خلکی نینرات یا خلکی بیت کردن نخیر چشوی باشتر نینه خلق سروکی پل بجیرد و خلق محاسباوی سروکی بکد و دیموکراسی ترجی و زور سپاس بارسكاك عباس فرمو برای سروکی پارلمان من هرخوم يعني نايشم نصيب وبنبول يعني تبيني كم هبول لسام خالة اللي لجنية سايج يعني قفتوجو ما كرد بلام هروا هاد بو برلمان من لقى وما ما ديس يعني لقى هم أو بيروبوتنا أنا ما كم بيروبوتني خوش ما ك هم لا ناونشاني يا سايا كمان هم ما دي يكدو خوي براستي يعني أم تأكد كرنوي ما ديس لما ناوي ك هالدا بجدري بو أركود الصلاتاني كلا ساي سروكاتي هرم كردستان العراقي تابس غرين دستور لبروي لسري إما دامزراوي سروكاتي هرم كارا دكينوا وتابس كرني دستورش كار دكا كوادو خوي ليرة تأكيد كروتو ولا ما دي يكودوش كياساي سروكاتي هرم خوي نسرا وياساي كأركود الصلاتكاني ديارك هري دوشيني وبركاري دكيوا كاري بدكرلو هذا سروكاتي هرم أو أم الصلاتانا دكريتويس ده صلاتي شيء كم كراو نزيات كراو ولو حالتي أجر أم بيجني هر وقت خوي زيادة ذكرى من لقى أو ما أم دستورة لبروي لخولي سي ولخولي سوار ولخولي بينز دستور ما نوسي هر ما نوشاندون نوسي ما لنا وراسي ري راوستاين باليرة برلماني كردستان براسي بموايا زوربي برادران رهيان وايا حق حزب كانش باللوب كانوا دستورك بهريمي كردستان بنوسريته ولا يستوى باليرة بسن كرني دستور كاتشي بو دياري بين كاتكش با الحقيقة يعني النيوي نجات النيوي كوتاي خولي أم خولي بينزا بوي أم يا ساي سروكاتي هريم ونوسينوي دستور وديستان هموار كرنو دنگدانو وقرانوي خولي شتر وتن خولي شتر بيوي جلود النبيل من تنها لقروا ما دكا وقت بيم قلتن عميلي هرب جيري لبروي لسر وهيا أجهل ناجيري كاتك بو دستور دياري بكري زور سباس. بالله برس كاك زلال فرمو. برای سروکی پارلمان من دمیارم کردنویک بدم لوی که هندگ لندام پارلمان پرسیارن آراستی لیجنه یاسایی کرد سبارت بوی که وانی هندگ کمپیان وای نظام که پارلمانی نیا دمیار سرنجی همو برایزان بو آراب کشم حکمت لنظامی پارلمانی تنها اویا که دەسەڵاتی گواتە دەسەڵاتی تەنفیزی سەرجەم لە ژێر ڕقابەی پەرلەمان دابێت و لەبەرەوەی سەرۆک لە پەرلەمانی کوردستانەوە هەڵدەبژێرێ حاصل تەحسیل لە ژێر ڕقابەی پەرلەمانە بێ پێمان وایە نیزامەکە پەرلەمانیە بۆ خاڵێکی تر هەر لەسەر قسەی هەندێک لە ئەندامانی پەرلەمان کە پیان وابوو سەرۆک ناکرێت بە زۆرینی ڕەها هەڵببژێرێ بەڵام بە دەنگێکی زیاتر متمانەی لێوەربگیرێتەوە دەمەوێت سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم کەوا بانە بێتەوەین ئەفو دەمەوێت ئاگدارتان بکەمەوە لەوەی کەوا چۆن لە پەیڕەوەکەی خۆتان سەرۆکی پەرلەمان واتە دەستەی سەرۆکایەتی بەپێی مادەی 14 بە زۆرینی ڕەها هەڵدەبژێرن و بە هەمان شێوەش بۆ متمانە لێوەرگرتنەوەی بە یەک لەسەر سێ لە بەپێی مادەی 15 متمانەی لێوەردەگرن ئەمە دەشێ بە هەمان شێوازیش دەشێ کەواتە ئەگەر سەرۆکی هەرێم بە هەمان شێواز بە زۆرینی ڕەها هەڵببژێرێ و دەشێت بە دەنگێکی زیاتر واتە دوو لەسەر سێ متمانەی لێوەربگیرێتەوە ئەمە حاڵ خاڵێکی دروستە و هەروەها دەمەوێت
خاڵێکی تر ڕوون بکەمەوە ئەوەیەکەوە بە پێی مادەی 79 لە پەیڕەوی ناوخۆ هیچ بڕگە و بابەتێک واتە لە هەموارکردنی یاسایە دانانی یاسا دەبێت ڕەچاوی بارگرانی دارایی بکرێ بۆیە من پێم وایە دەبێت یەک جێگرێ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان جێگیر بکرێ و ئەگەر لە حاڵەتی زیادکردنی جێگیری دووەم بارگرانی دارایی لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر دەستگا تەنفیزیەکان زیاد دەکات بەوەی جێگیری دووەم پلە تایبەتە موچەیەکی زەبەلاحی دەوێ و نووسینگی تایبەتی دەوێ و پاسەوانی تایبەت و ئۆتۆمبیل ئەمە دەبێتە بارگرانی بۆ سەر کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە داوا دەکەم بە یەک جێگیر تەزبیت بکرێ و سوپاسدانەکەم. بەڕێز ڕۆپاک خان بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر پێشنیازی مادەی سێ کە چۆن بێ من پێم وایە مادەی سێی پێشنیازەکە تا پەسەندکردنی دەستور پێویست نییە چکە لە ڕووی پلەبەندیەوە دەستور لە سەروی یاسانی نیشتیمانیەکانەوەیە وەگە هەرێم بووە خاوەنی دەستوری نووسراوی خۆی دەبێت سەرجەم یاساکان لەگەڵ دەقە دەستوریەکان بگونجێندرێن و هەروەها پێم وایە دەنگ باسی زۆر لەسەر سیستەمی پەرلەمانی کرا من وەکو یاساییەک پێم ئەندام لە لیژنەی یاسایی بە پێویستی دەزانم ئەوە بخەمە ڕوو بە پێی ئەم پێشنیازە سیستەم نابێتە پەرلەمانی چونکە یەکێک لە خەسڵەتەکانی سیستەمی پەرلەمانی دوانەی دەسەڵاتی جێبەجێکردنە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی کردەی هەیە سەرۆکی هەرێم دەسەڵاتی ڕواڵەتی هەیە بەم پێ چونکە دەسەڵاتی ڕواڵەتی هەیە خازع نابێ بۆ لێپێچینەوە لە بەردەم پەرلەمان تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیران خازع دەبێ بۆ لێپێچینەوە لە بەردەم پەرلەمان چونکە لەم پێشنیازە و ئاماژەی پێکراوە کە سەرۆکی هەرێم بە تەواوی دەسەڵاتەکانیان کە لە قانونەکە هاتووە سەرۆکی هەرێم پەرلەمان هەڵی دەبژێرێ بۆیە سیستەم نابێتە پەرلەمانی. زۆر سوپاس. بەڵێ بەڵێ فەرموو. نیازی مادەی سێ پشگیری لە وتەکانی مامۆستا عەبدولستار مەجید و کاک سۆران دەکەم. دەستور و هەموو ئەرک و شێوازی هەڵبژاردنە دەستور دیاری بکرێ و پشتیوانی لە سەرۆکی لیژنەی یاسایی دەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڵێ ڕۆبینا خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری مادەی سێ دکەم سەرۆکێک هەڵبژێرێت بە هەمان ئەرک و دەسەڵاتی چونکە نوێنەری هەرێمی کوردستان و عێراق دەکات بە هەبوو پێکاتەکانەوە. بەڵێ بەڵێ کاکاوە فەرموو نقطە نظامیت هەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مادەی 54 پەیڕەوی ناوخۆ لە بڕگەی چوارام لە دووەم دەڵێ نابێت ئەندام وەڵامی ئەندامانی تر بداتەوە توانجیان لێ بدات یان ئاخاوتنی خۆی یان هی ئەندامانی تر دووبارە بکاتەوە تەنیا دەتوانێت پشتگیری بکە. بۆیە من لە ڕوانگەی ئەو مادەیە پێشنیار دەکەم قسەکانی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی کە باس لە مزایدەی سیاسی هەندێک لە ئەندامانی پەرلەمان دەکات لە پرۆتۆکۆل بسڕێتەوە. زۆر سپاس. بەڕێز خات و هەڵەس فەرموو. هەمان بوچوونێ کاوەم هەیە چونکە دەمێ سەرۆکێ لجنەیەکی تەوضیحاتە دێت بێتڤیە لوێری نەبیژتن ئەندام پەرلەمان مزایداتە دکەن بدیتنا من ئەvە احتیمالە ئەخفتنێکە نەشیا بتن بۆ کەساتیە پەرلەمانی بەرهەندێ ئەس دەخوازت کەم ئەف قسە هەنێ بێتە ژێبرن ئش پرۆتۆکۆلی. هەر ئەخاوتنێک کە کرابێتن بە پێچەوانەی ئەوەی کە پەیڕە و ڕێگای پێدەداتن لە پرۆتۆکۆل ڕەش دەکرێتەوە. بەڵێ دیارە منیش وەکو ئەندامی پەرلەمان هەم بۆم هەیە ڕوونکردنەوە بدەم ناوی خۆشمان نووسی بوو بەڵام مامۆستا مەلا هەورامان و دکتۆرە ڕێواز چەند ملاحەزەیەکی یاساییان داوە تەوجیهیش بوو بۆ من و داوای ڕوونکردنەوەشی لە من کرد لەسەر ئەو بابەتە بۆیان ناچار دەبین ئەگەر ڕێگامان پێ بدەن بە ڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمەش قسەی خۆمان لەسەر ئەو بابەتانە بکەین کە گفتوگۆی لەسەر کراوە هەموو وەکو ئەندامی پەرلەمان و هەمیش ئەو حەقەی کە پەیڕە و پێیداوین کە بۆمان هەیە وەڵامی ئەندامانی پەرلەمان بدەینەوە کاتێک کە داوای ڕوونکردنەوەمان لێ دەکەن. ئەوەی کە پەیوەستە بە بەرپرسیارەتی لە نظامی پەرلەمانیدا طبعاً گرنگترین ڕوکن لە ئەرکانی نظامی پەرلەمانی ثونائیەی سوڵتەی تەنفیزیە کە سوڵتەی تەنفیزی لە سەرۆک و لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێک بێ.
سەرۆک و سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە یەکتری جیاوازن سەرۆک چەندە سەڵاتێکی پرۆتۆکۆلی هەیە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمان و لەگەڵ ئەنجومەنی وەزیران ممارەسەی دەکا تێکڕای ئەو دەسەڵات و ئەرک و فەرمانانەی کە لە ناو یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هاتوون هەمووی دەسەڵاتی پرۆتۆکۆلین و سەرۆک بە تەنها ناتوانێ ممارەسەیان بکە بەڵکو بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمان و لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن یان دەسەڵاتی ڕاپەڕاندن جێبەجێیان دەکاتن ئەگەر لێشمان دەپرسن سەرۆک جگا لەو دەسەڵاتە پرۆتۆکۆلیانەی کە هەیەی لە هەمان کاتدا سەرۆکی هێزە چەکدارەکانی هێزەکانی پێشمەرگەیە پێتان دەڵێن وەزارەتی پێشمەرگە هەیەوە بەبێ هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ناتوانێت دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ ئەمەیان لەلایە لەلایەکی ترکە دێنە بەڵام حکومت کە دوانەیە حکومت لە بەرامبەر سەرۆکی هەرێم هەیە حکومت کارەکەی بریتیە لە خزمەتکردنی هاوڵاتیان و پێشکەشکردنی خەدەمات بە هاوڵاتیان ئیدەن ئەو دوو کارە لێکدی جیاوازن کە لێک جیاوازن بەرپرسیارەتیەکانیش لێک جیاوازن بە ڕێزان ئەندامانی پەرلەمان بەرپرسیارەتی سەرۆکی هەرێمیان سەرۆکی وڵات لە نظامی پەرلەمانی بەرپرسیارەتی سیاسی نییە بەرپرسیارەتی سیاسی واتە بەرپرسیارەتی لە بەردەمی پەرلەمان سیاسیەن لە بەردەمی پەرلەمان بەرپرسیار نابێ بۆ لەبەرەوەی دەسەڵاتەکانی دەسەڵاتی پرۆتۆکۆلین بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمان و لەگەڵ ئەنجومەنی وەزیران ممارەسەیان دەکات نەک بەتەنها لە بەرامبەردا حکومەتت هەیە حکومەت بەرپرسە لە جێبەجێکردنی ئەو بەرنامەی کارێک کە پەرلەمانی کوردستان و پەرلەمانێکی تر متمانەی پێدەداتن کە بەرپرساوە بەرپرسە لە تەقدیمکردنی خەدەمات کە پێی دەڵێن ئیدارەت شؤون الحکوم مادام ئیدارەی شؤونی حکوم دەکا ئیدەن مەسئولە سیاسیەن لە بەردەمی پەرلەمان چۆن متمانەی پێداوە بە هەمان شێوەش دەتوانێت لەسەر تەقسیر لە ئەداکردنی بەرنامە و یان سیاسە عامەی خۆی سیقەی لێوەر بگرێتەوە وەسیقەکەش داهێنانێک نەبووە لە پەرلەمانی کوردستاندا بکرێت کە دوو لەسەر سێبێ فەرمون بڕۆن دەستوری هەموو وڵاتان دیراسە بکەن قانونی هەموو وڵاتان دیراسە بکەن متمانە پێدان بە زۆرینەیە لێسەندنەوەی متمانە بە دوو لەسەر سەیە بە مەبەستی ئیستیقرارکردنی سیاسی لە وڵاتە چونکە هەر زۆرینەیەک بتوانێت متمانە لە حکومەت بستێنێتەوە هیچ حکومەتێک ئیستیقرار بەخۆیەوە نابینێ زۆرینەی پەرلەمان دەتوانێت ئەو مانگە متمانە لە حکومەت بستێنێتەوە پاش سێ مانگی کە دووبارە متمانە لە حکومەت بستێنێتەوە بە هیچ شێوەیەک ئیستیقرار بەخۆی بەرەوە داهێنانێک نییە یاساکان یان پرۆژە دەستور لە هەرێمی کوردستان ئەوەی کردبێ بگەڕێنەوە بۆ سەردەساتیر بۆ سەر قەوانین هەر هەمووی متمانەدان بە زۆرینێ و متمانە سندنەوە لە هەمان کاتدا بە دوو لەسەر سەیە ئەوەی کە پەیوەستە بەوەی لە بڕگەی سێیەمدا هاتووە لە مادەی 16 پەیوەستە بە مەسئولیەتی جینایی مەسئولیەتی جینایی دائما لە نظامی پەرلەمانی بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی سەرۆکی هەرێمیان سەرۆکی کۆمار بەرپرسە جینائیەن چن ئەو تاوانانەی کە ئەنجامیدا بۆ نمونە سەرۆکی کۆمار کاتێک کە خیانەی عوزما دەکا بەرپرسە جینائیەن کە محکەمەی مختص دادگایی کرد و کوتی خیانەی عوزمات ئەنجام داوە اینجا دێتە بەردەمی پەرلەمان و پەرلەمانیش متمانەی لێ دەستێنێتەوە و سەرۆکی هەرێم نامێنێت و سزا دەدرێتن بەو سزایی کە بۆی دانراوە بۆیە ئەوەی کە هاتووە لە مادەی 16 لە یاسای سەرۆکایەتی هەرێم ئەوە تەنها پەیوەستە بە مەسئولیەتی جینایی و سەرۆکی هەرێم بەرپرس نابێت سیاسیەن لە بەردەمی پەرلەمان هێوادارم ڕوونکردنەوەکانم وازەح بێتن و زۆر سوپاسان دەکەم کە هەم داواتان لێکردم هەم ڕێگاشتان پێدام کە ڕوونکردنەوە بدەم دێنە سەر مادەی 4 داوا لە بەڕێ سەرۆکی لیژنەی یاسایی دەکەین کە مادەی 4 بخوێنێتەوە برای سەرۆکی پەرلەمان مادەی 4 بەدەر لە حکومەکانی مادەی 7 یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەمڕێ کارانەی خوارەوە دەگرێتە بەر یەکەم لە ماوەی 30 ڕۆژ لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەرگای خۆ پاڵاوتن دەکاتەوە دووەم خوازیارانی خۆکاندیدکردن کە مەرجەکانی مادەی 5 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 1 ساڵی 2005 هەموارکراو تێدایە لە ماوەی 3 ڕۆژ لە بەرواریکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن داواکاری و سیڤی خۆیان پێشکەش سەرۆکایەتی پەرلەمان دەکەن. 3. سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 2 ڕۆژ
لە ڕۆژی داخستنی دەرگای خۆ پاڵاوتن ناوی ئەو پالێوراوانە ڕادەگەیەنێت کە مەرجی یاساییان تێدایە. 4. هەر کەسێک لەوانەی داواکاریان پێشکەش کردووە ئەگەر ناوی ڕانەگەیەندرا بووی هەیە لە ماوەی درۆژ لە ڕێکەوتی ڕاگەیاندنی ناوی کاندیداکان لە بەردەم دادگای تەمیز تانە بدات. دادگای تەمیز لە ماوەی درۆژ تانە یەکلایی دەکاتەوە و بڕیاری دادگاش لەم بارەوە بنبەرە. 5. سەرۆکی هەرێم لە دەنگدانێکی ئاشکرا و بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان لە ماوەی 3 ڕۆژ لە ڕۆژی دەرکردنی بڕیاری بنبەر لەسەر تانەکان هەڵدەبژێردرێت. 6. ئەگەر هیچ پالێوراوێک زۆرینەی ڕەهای بەدەست نەهێنا دەنگدان دووبارە دەکرێتەوە و کێبەرکی لە نێوان ئەو دوو پالێوراوە دەبێت کە زۆرینەی دەنگیان هێناوە و ئەوەی لە جاری دووەم زۆرینەی بەدەست هێنا دەبێتە سەرۆکی هەرێم. ئەگەر تەنها یەک پالێوراویش هەبوو بۆ پۆستی سەرۆکی هەرێم دەنگدانی ئاشکرا ئەنجام دەدرێت و ئەگەر پالێوراوەکە زۆرینەی دەنگی پەرلەمانی بەدەست هێنا دەبێتە سەرۆکی هەرێم. 2. بەدەر لە حکمی خاڵی 1 بڕگەی یەکەمی ئەم مادەیە پەرلەمانی کوردستان لە ماوەی 3 ڕۆژ لە دوای دەرچواندنی ئەم یاسایە دەرگای خوپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکی هەرێم دەکاتەوە. بەڵێ مادەی 4 دەخەینە گفتوگۆ و ئەندامەی دەیەوێ قسە بکە با دەست بەرز کاتەوە. ناوەکان دەخوێنینەوە. بەڕێز کاک محەممەد، بەڕێز نەجات خان، بەڕێز مامۆستاوەیسی، بەڕێز کاک محسین، بەڕێز کاک نزار، بەڕێز کاک ظاهر، بەڕێز کاک ئیدریس، بەڕێز گولیزار خان، بەڕێز دکتۆرە گەلاوێش، بەڕێز کاک شوان، بەڕێز دکتۆر سەباح، بەڕێز کاک بەهمەن، بەڕێز دکتۆر ڕێبوار، بەڕێز کاک حکمت، بەڕێز مامۆستا جیهاد، بەڕێز دکتۆر شێرکۆ، بەڕێز دکتۆر کاظم، بەڕێز دکتۆر ئیسماعیل، بەڕێز کاک دیاری، بەڕێز مامۆستا بووبەکر، بەڕێز کاک سیروان، بەڕێز کاک سۆران، بەڕێز سەرچنار خان، بەڕێز کاک مەم، بەڕێز شادی خانم، بەڕێز کاک عەبدوستار، بەڕێز دکتۆر هەورامان، بەڕێز ڕۆژان خان، بەڕێز دکتۆرە ڕێواس. ئەوانەی ماون کایە ناوەکانیان تۆمارکەن. بەڕێز سەلما خان، بەڕێز کاک سەرکۆ، بەڕێز کاک شەمۆڵ، بەڕێز کاک کارزان، بەڕێز کاک لوقمان، بەڕێز کاک شاخەوان، بەڕێز کاک ناسر، کاک مسلم،
خانم ناوی چێو خانم بەڕێز کاک ناسر بەڕێز موژدەخان بەڕێز کاک مسلم بەڕێز بەدریە خان کەسێک کە مابوو ناوی تۆمار نەکرابێ دەست بە گفتوگۆ دەکەین بەڕێز کاک محەممەد فەرمۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان پەرلەمانی کوردستان هەتا ئێستا ئەوەی بینیتمان زۆربەی سەرۆک دەستەکان و ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران هەم لێر هەر لێرە هەڵبژێردراونە و ئەنجومەنی وەزیرانش لێرە هەڵدەبژێردرێت ئەم زۆرە ڕێکارانەی نەبووە هەتا ئێستا 3 ڕۆژ بووە ئەوەی خۆیان کاندید بکەن پاشان 2 ڕۆژ بۆ تانە لێدان و 2 ڕۆژ بوو ئەوەی ئیعلام بکرێتن بۆیە من هەز دەکەمەوە ڕێکارانە زیاتر وەخت کوشتنە لێژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان یاخود سەرۆکایەتی هەرێم پاشەوەی کە ناوی کاندیدەکان وەردەگریت ئەو کاندیدانەی کە مەرجی یاساییان تێدایە ئەعلانیان دەکات پاشان هەڵبژاردن ئەنجام بدرێت بۆیە پێشنیاز دەکەم پاش ئەوەی کە دەرگای پاڵاوتندا دەخرێت ناوی ئەو پارێوراوانەی کە مەرجی یاساییان تێدایە بۆ مایە 2 ڕۆژ یاخود 3 ڕۆژ ئیعلام بکرێت و هەڵبژاردنەکە ناو پەرلەمان ئەنجام بدرێت سوپاستان دەکەین بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک عەبدستار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4ەمی پرۆژە پێشنیازەکە ئەم سەرنجانەمان هەیە بە تایبەت لەسەر بڕگەی 5 لە مادەی 4 یەکەم کە ئاماژە بە دەنگدانی ئاشکرا دەکات بۆ هەڵبژاردنی سەرۆکی هەرێم واتە دەنگدانی ئاشکرا زیاتر لە متمانە پێدان نزیکە نەک لە هەڵبژاردن بە تایبەتی ئەگەر چەند کاندیدێکە بێ یعنی زیاتر لە کاندیدێکە بێ حقیقەتەن ئەم دەقا من هەز ناکەم کە لە هیچ دەستورێکی هاوسەردا هات بێ کە لە هۆڵی پەرلەمان بە دەنگدانی ئاشکرا سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ و ئەوە زیاتر بە متمانە پێدان دەچێت زیاتر یا مانەیەکی کە هەڵبگرێ دووەم هەموو یاسا بەرکارەکان سەبارەت بە هەڵبژاردننی گشتی بێ یا هەڵبژاردننی تایبەت بێ زیاتر بە هەڵبژاردننی نهێنیە بۆ هەڵبژاردننی کەسەکان بۆ پۆستەکان و هەڵبژاردننیش بێگومان واتە لە نێوان زیاتر لە کاندیدێک بەڵام بەم شێوە بە ئاشکرا یعنی دەرفەت بۆ ململانەی کەم دەکاتەوە و میکانیزمی هەڵبژاردنەکە و سەرکەوتنیشی بە ڕێژەی زۆرینەی ڕەهای ئەندامان ئەم پێم وایە پێچەوانەی مادەی هەفتای دەستوری کۆماری عێراقە هی ساڵی 2005 کە تێدا هاتووە ئەنجومەن نوێنەران لە نێو پاڵێوراواندا سەرۆکۆمار هەڵدەبژێرێت بە زۆرینەی 2/3 ئەندامانی کەواتە ئێمەش خۆتان دەزانن دەستوری عێراقیش بۆ ئێمە پابەندکەرە پێم وایە دەبێ وەکو ئەوەی دەستوری عێراقی لێ بکرێ و شەشەم بڕگەی 6 هەمان مادە لە یەکەمیان لە حاڵەتی نەبوونی فرەکاندید تەنها بوونی یەک کاندید ئەوە دەنگدانی بۆ دەکرێت ئەمەش پێچەوانەی پرەنسیپی هەڵبژاردنە بۆ یەک کاندید و تەنها بەبەست تێیدا زیاتر پشتیوانی و پشتگیریکردنە نەک دەنگدان بڕگەی خاڵی حوتەم بڕگەی دووەم پێویست نییە تەنها ڕێخستنی بە ڕێژەیە لەگەڵ هەمان مادە دروستە تەبان و خاڵی هەشتەممان بڕگەی یەکەم لە مادەی 5 کە کۆتایی ویلایەتەکانە ینی پەرلەمان سەرۆکایەتی بەیەکەوە و بنووسرێت بەدەست بەکاربوونی خولی نوێ بەڕای من ئەمەی بۆ بنووسێ وەک لە دەستوری عێراقدا هاتووە خاڵی نوێمان بڕگەی دووەم واتە درێژکردنەوەی دەسەڵاتەکان لە کاتی کۆتایهاتی خولی ینی 4 ساڵی واتە ئەگەر هەڵبژاردنی پەرلەمان بێت بۆچی گونجاونی کە کەسێکی تر هەڵبژێردرێت و کار بە پرەنسیپی ئەلیستیمراری بکرێت بە ویلایەتی ناوبراو مادەی دێم مادەی هەشتەم خاڵی دێممان پێم وایە بەم شێوە بنووسێتەوە ئەم یاسا لە بەروای دەسواندنیەوە بە جێبەجێکراو دادەنرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو بکرێتەوە بەڵێ زۆر سپاس بەڵێ نەجات خان فەرموو بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی دەوڵەت بکەین پەسەندکردنەوە مۆدێ 4 لە پێشنیارە یاسایە کاراکردنا
دامزراین سرکاتی هرم کردستان عراق و همارا شوازن هلبجاتنا سروکی تا پسند کردن دستوری برگه ایکه بتای برگه ایکه خالا ایکه و دوه و سیه و چاره و پنجه و ششه بتایبت خالا پنجه برگی یکم ماده چاره کو سروک هرمه دنگدانا کا اشکرا و دنگدانا زورینای رها اندامانی پارلمان بهدا پسند کردن و هر واسه برگاد دوه پشتی سه روزان در چونوه یاسایه درگاه خوپالاتنه بپوست سروک هرمه بهدا وکرن کو مرجن ماده پنجه تدابن آویش اوه خو کاندید که حاضر کاندید کنه هبیتن تمنیوی لروجا هل بجاتنه 40 سالا کمتر نبیتن و هر واسه حولاتی و آکنجیه هرم کردستان عراق بید و مافی مدنی و سیاسی بهرمند بید. زود سپاس. شروط کن دیاری کراوت که اوی پشجیری ل ماده کن دکاوک و اوی ل راپورتی لجنه یاسایی هاتو تنها بلتن پشجیری ل راپورتی لجنه یاسایی دکم که ماده کوک و خوی هاتو اوی تعلیقی هی و اوی همواری هی و اوی قصه خوی هی و پیشنیاری تازه هی که تنها اوان قصه خویان بکن اوانی که تنها پشجیری بکن بالای دکتور شیرکو جودت فرمو برای سروشی پارلمان سبارت با پروسه دنگدان دیاره موضوع دنگدان که آشکرا بیان هنی حکمتی خوی هیا ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بیڵێن حکمەتی دەنگدانی نهێنی لە پاراستنی ئازادی و پاراستنی پەیوەندە سیاسیەکان و هەموو ئەبعادەکانی ترەوەیە بۆیە سەرۆکایەتی پەرلەمانیش بە نهێنی هەڵەبژێرێ بۆیە سەرۆکایەتی هەرێم ئەولاترە کە بە نهێنی هەڵببژێرێ لە پەرلەمانەوە مەسلەی دەنگدان کە بە ئاشکرابێ بەڕاستی بەکارێکی نەگونجاوی ئەزانم لە هۆڵی پەرلەمانەوە چونکە ئەوە شتێکە لە هۆڵی پەرلەمان و لە پەیڕەوی ناوخۆشە و لە مادەی دوی یاسای 2005 سەرۆکایەتی هەرێمیشە کە لە مادەکەی پێشترا ئیقرار کراوە یا ئیقرار ئەکرێ یا پێشنیاری ئیقرارکردنی هاتووە لەویا باس لە دەنگدانی نهێنیەکە ئێستا چۆن ئەبێ لێرە بگۆڕێ خاڵێکی تر مەسلەی دقت کە بەڕێز دکتۆر شێرکۆ بڵێ بەڵێ تۆزێک ماوە بەڕێز سەرۆکی پەرلەمان مەسلەی زۆرینەکە ئێمە لەگەڵ ئەوەیان بەڕاستی کە بە سێ لەسەر چوار متمانە وەربگرێ و بە زۆرینەی ڕەها متمانەی لێبسەنرێتەوە لەبەر حکمەتی زۆرینە و کەمینە لە مەسلەی دەنگدان و لەسەنەوەی متمانە بێیان هەر ئیجرائێکی ترکە بکرێت سپاس. بەڵێ زۆر سپاس بەڵێ مامۆستاوەی سی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری راپۆرتی لیژنەی یاسایی دەکەم کە مادەی چوارەم وەکو خۆی بمێنێتەوە و هەروەها بە تایبەت شێوازی هەڵبژاردننی سەرۆک چونکە هەڵبژاردننی ئەم بۆ پۆستی باڵای دەسەڵاتی تەنفیزی پێویستە بە دەنگدان بێت هەروەکو چۆن متمانە بە کابینەی حکوومەتیش بە یەکەیەکی ئەندامان بە ئاشکرا دەبێت. زۆر سپاس. بەڕێز دکتۆر کاظم فەرموو. سەرەتا دەمەوێت پشتگیری بکەم لە کۆی پێشنیاز و قسەکانی سەرجەم هاوڕێیانم بەڕێز کاک سیپان بەڕێز کاک کاوە بەڕێز کاک دیاری بەڕێز کاک سیروان بەڕێز شادیخان بەڕێز مژدەخان و بەڕێز کاکمەم ئەوانەی کە قسەیان کردووە لەسەر سەرجەم بەرگەکان پشتگیریان دەکەم پێشنیاز و قسەکانیان دەکەم هەر قسەیەکیان کردوێت پێشنیازێکیان کردوێت پێشگیریانەکەم کە لەسەر مادەیە کۆتایی هات پەیڕۆ وازەحا ناتوانین بگەڕێنەوە سەر بڕگە و مادەیە کە گفتوگۆ لەسەری کۆتایی لە بڕۆی من لە هەموو جارێک لێکم جارە قساکەم ناتوانم بگەڕێمەوە جارێکتە پشتگیریان بکەم لەورە ناچارم من بە قەزابی گێڕمەوە یانیەوە حاڵەتەکەی من وایە چی بکەم ببوورەوە لەسەر دوو دەقەکە حسابی مەکە بێ زەحمەت سەرنجی من لەسەر مادەی چوارەم لە بڕگەی دووەم و بڕگەی پێنجەمە سەبارەت بە بڕگەی دووەم لە مادەی پێنجی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە مەرجەکانی خۆکاندیدکردن دیاری دەکات مەرجی بڕوانامە باز نەکراوە ناکرێت لە هەرێمێکدا کە سەدان و هەزاران کەسانی خاوەن بڕوانامە و شایستەمان هەیە کەسێک ببێ بە سەرۆکی هەرێم کە بڕوانامەی نەبێت لەبەرەوە پێشنیاز دەکەین
کە مادەی 5 یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموار بکرێتەوە و مەرجی بوونی بڕوانامەی لانی کەم بە کالۆریۆس جێگیر بکرێت. ئەوە یەکەم. ئەوە تایبەتە بە خاڵی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەوە تایبەتە بە خاڵی دووەم. سەبارەت بە خاڵی پێنجەم مادەی 4 بدوێ بەڕێستان؟ بەڵێ مادەی 4 خاڵی دووەم بوو، ئەمەش لەسەر مادەی 4 خاڵی پێنجەمە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە هەموو سیستەمێکی پەرلەمانیدا هی پێشکەوتوو کاتێک دەسەڵاتەکانی ئەو سەرۆکە دەسەڵاتی ڕەهای هاوشێوەی ئەمە دەبێت ئەوە ڕێژەی متمانە بەخشین و میکانیزمی متمانە بەخشین لەگەڵ متمانە لێسەنەوە و ڕێژەکە هاوشێون. لێرەدا ڕێژەی متمانە بەخشین زۆرینەی ڕەهایە و ئاشکرایە، بەڵام متمانە لێسەندنەوە دوو لە سەرسەیە و نهێنیە. بەڕاستی تێناگەین لەوەی کە ئەم بابەتە بۆچی وادانراوە. ئەگەر دەڵێن لە زۆرێک لە وڵاتان لەبەر ئیستقراریەتی سیاسی بەو شێوازە دادراوە، ئەوە ئێمەش دەڵێن کاتەکەتان ببوورەیەک کاک محسن بەڕێز سەرۆکی 2 دقە زۆر زیاتر لە 2 دقەمان ڕێگامان پێدان. ئێمەش دەڵێن بەسەر چاو. کاک محسن فەرموو. کاک محسن بەرێز سەرۆکا پەرلەمانی تێپەڕ نەکاتکایە کاک محسن بەڵێ فەرموو. ژبەرکو ئەو یاسا و بڕیارên پەرلەمانی کوردستانê têne pesendkirin têne hinartin bû serokatiya herêmê li wêrê têne derçandin. Ev mavê hatiye dariştin van rêkaran da mavekî zorê guncaye û ez pesenda hevatxwît Necdetxanê hevatxwît kem ku wekî xwe bimînin ev maddeya. بەڵێ زۆر سپاس. بەڕێز دکتۆر ئیسماعیل فەرموو. بسم الله الرحمن الرحیم. بەرێز سەرۆکا پەرلەمانی من دوو پێشنیاری تین. ایک یا اولی نسبت خالا دویه یا مرجع از پیشنهاد کیم سروکی حریم دست پست حزبی بکشته و دا رنگ و دانا خو پتر آن دا متفرق بید بو کار خو یعنی اوه وکو پیشنهاد مرجع دیده دا مقترح دی از پیشگیری دکتر شیرکوت کم فعلا دنگدان یا نهینی بید نه آشکرا بید پتر دی مفیدتا اندامی دنگ خو حریت. بله زور سپاس. کاک نزار فرمو. بەناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان نزار مەلاغەفار. من وەک یاسایەک دەمەوێت بەداتا پێشنیار بکەم لەسەر مادەی 4 بە هەردوو خاڵی یەکەم و دووەمی بە هەموو خاڵەکانیەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە کۆی 68 واژوو کە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا بۆ پێشکەشکردنی یاسای کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە دەکا 61.2% و لێژنەی یاساییش لە کۆی 11 ئەندام 9 ئەندام واژویان کردووە. بۆیە من وەک یاساناسێک پشتگیری لە راپۆرتی لێژنەی یاسایی دەکەم لە هەموو مادەکانی و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک دیاری فەرموو. پشتگیری لە تەواوی پێشنهاد وتەکانی دکتۆر کازمەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک ظاهر فەرموو. بەناوی خوای گەورە زاهیر خەیلانی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان پشتگیری لە راپۆرتی لێژنەی یاسایی دەکەم لەبارەی مادەی 4 بەدەر لە حکومەکانی مادەی 7 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داژ عێراق ژمارەیەکی 2005 هەموارکراو. پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرم ئەم ڕێکارانەی خوارەوە دەگرێتە بەر. داوا دەکەم هەموو بڕگەکانی ئەم مادەیە وەکو خۆی پەسەند بکرێت. بەڵێ زۆر سپاس. بەڕێز مامۆستا بووبەکر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە وتەکانی بەڕێز دکتۆر ئیسماعیل و دکتۆر شێرکۆ ئەەکەم بەشێک لە وتەکانی دکتۆر کازم کە دەنگدانی ئاشکرا پێچەوانی بنەماکانی هەڵبژاردننی پاک و بێگەردا کە جەخت لە نهێنی دەنگدان نەکاتەوە و پێچەوانەی ڕێکەوتنامەی نێودەوڵەتی مافە مەدەنی و سیاسیەکانە کە عێراقی ژواژۆی کردووە بۆیە پێویستە دەنگدان نهێنی بێت و هەروەها پێویستە سەرۆکی هەرێم خۆی تەرخام کات بۆ کارەکەی و دەست لە پۆستە حیزبیەکەی بچێشێتەوە. زۆر سپاس. بەڵێ بەڕێز کاک ئیدریس. بەرێز سەرۆکی پەرلەمانی کوردستان هەروەکو لە راپۆرتی لیژنەی یاساییدا هاتووە لە مادەی 4 من لەگەڵ ئەوەمە ئەو مادە وەکو خۆی جێبەجێ بکرێت و پشتگیری لیژنەی یاسایی دەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر بابەتی بڕگەی 5 سەرۆکی هەرێم لە دەنگدانی ئاشکرا بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمانە تا دوایی منیش وەکو هەموو هاوڕێیان کە دەنگی خۆمەخەمە پاڵدەنیان ئەمە متمانە پێدانە یعنی وەکو بەیعەتە پێویستە کە دەنگدان بە نهێنی بێ کە ئەمە
مافێکی سروشتی پەرلەمانتارە و لە بەرگەیەکی تریشە سەرۆکی هەرێم بێ دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلی تەشریفاتی بێەوە منیش دیسان و دووپاتێکەمەوە کە بەلایانی کەمەوە ئەبێ هەڵگری بڕوانامەی بە کالۆرێز بێت چکە وڵاتە زیاتری لەوە قابلە بۆ پشتگیری خۆم بۆ وتەکانی بەڕێز دکتۆر کازم دووپاتەکەمەوە. لە مادەی 4 برگەی یەکەم و دووەم. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کاک سۆران فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 داواکەم خاڵی 2 بەم جۆرەی لێبێت خوازیارانی خۆ کاندیدکردن بەدەر لە حکومەکانی مادەی 5 یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 ئەم مەرجانەی دیکەی تێدا بێ. یەکەم تاوانبار نەکرابێ بە تاوانێکی ئابڕووبەرانە. دووەم هەڵگری بڕوانامەی بە کالۆریۆز بێت. سێەم پشتگیری لایەنی کەم دە ئەندامی پەرلەمانی هەبێ. ناکرێ هەر کەس هاو بڵێ من خۆم کاندید دەکەم بۆ سەرۆکی هەرێم. چوارەم دەستبەرداری پۆستە حیزبی و سەربازیەکەی ببێ بەر لە خۆپاڵاوتنی. بۆ خاڵی پێنجیش پشتگیری کاک عەبدوستارەکەم کە پەرلەمانی کوردستان بە دەنگدانی نهێنی و ڕاستەوخۆ لە نێو پاڵێوراواندا سەرۆکی هەرێم هەڵبژێرێ بە زۆرینەی 2 لە سەرسێی دەنگی ئەندامەکانی لە خاڵی 6 ئەو 2 لە سەرسێیە بچەسپێ و دەنگدانەکەش بە نهێنی و ڕاستەوخۆ بێ. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە گەلاوێش فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاشکرایە کە سەرۆک بۆ هەرێمێک هەڵدەبژێرێت دوو چۆیزمان هەیە ئایا نهێنی بێت یا ئاشکرا. ئەگەر بێت و سەرۆک لە ناو خەڵک هەڵبژێردرێت ئەوە هیچ چۆیزەکمان نییە بەس نهێنیە. بەڵام ئەگەر بێت و سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێرێت ئەوە بە دەنگدانی نهێنی یان بە ئاشکرا دەکرێت. بۆیە ئێمە پێمان باشە و پشتگیری دەکەین کە دەنگدانەکە ئاشکرا بێت بۆ ئەوەی بنەماکانی دیموکراسی هەبێت یەکانگیر بێ لەگەڵ بنەماکانی دیموکراسی و شەفافیت لەگەڵ دەنگدەرانمان و هەروەها مزایدەی سیاسیش بنبڕ دەکاتن ئەگەر هاتوو دەنگدانەکە ئاشکرا بێ و ئەو سەرۆکەی کە هەڵدەبژێردرێژ تعبیر لە هەموو فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان دەکا. بۆیە باشترە دەنگدانەکە بە ئاشکرا بێ و پشتگیری لە هەواڵانم دەکەم مادەی 4 وەکو خۆی بخرێتە وەکو خۆی بمێنێتەوە و پاڵپشتی لە بەرگەی پێنجەم دەکەین کە دەنگدانی ئاشکرا بۆ سەرۆکی هەرێم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز سەرچنار خان فەرموو. بەڕێز سەرچنار خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تەواو لە وتەکانی بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت دکتۆر ئیسماعیل سگیری مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی دکتۆر کازم و مامۆستا سۆران عومەرەکەم. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک شوان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان شوان زراری پشتگیری هەواڵانم لە لیژنەی یاسایی دەکەم کە مادەی 4 بە هەموو بڕگەکانیەوە جێگیر بکرێت و بخرێتە دەنگدانەوە. سپاس. بەڵێ بەڕێز کاکمەم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەڕای پشتگیری لە پێشنیاز و بۆچوونەکانی دکتۆر کازم و دکتۆر شێرکۆ و کاک سۆران و کاک ئەبوبەکر هەڵەدنی یەکەم دەربارەی مەرجەکانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشنیازم هەیە بەرگەی 2 لە مادەکە بەم جۆری لە خاڵی دووەم لە مادەکە بەم جۆری لێ بکرێ. خوازیارانی خۆن کاندیدکردن بەدەر لە مەرجەکانی مادەی 5 یاسای سەرۆکایەتی کە 3 مەرجە ئەو پێشنیازەی دکتۆر کازم و ئەو پێشنیازەی کاک ئەبوبەکر کە بەهێند وەربگیرێت لە ناو ئەم مادەیەدا مەسلەی بڕوانامە وەزائیدەن مەسلەی ئەوەی کە نابێت ئەندامی هیچ حیزبێکی سیاسی بووبێ لانی کەم ئەوەشی بۆ زیاد بکرێ تا 4 ساڵ بەر لە دەست بەکاربوونی ئەندامی هیچ حیزبێکی سیاسی نەبوو بێ. خاڵی چوارەمیان ماوەی 2 ڕۆژدانراوە لە ڕێکەوتی ڕاگەاندنی ناوی کاندیدەکان لە دادگای تەمیز سکاڵا بکەن لە دۆخێکی لەو جۆرە ئەگەر پشوو بوو چی ئەکرێ. حکمت چییە؟ منە و پرسیارە لە هاوڕێیانەکەم لە لیژنەی یاسایی ئەگەر ئەو 2 ڕۆژە زیاد بکرێ شتێکی تەکنیکیە 3 ڕۆژ یا 4 ڕۆژ چانسێک بدرێ لەو حاڵەتە. خاڵی پێنجەم سەرۆکی هەرێم لە دەنگدانێکی ئاشکرا و بە دەنگی زۆرینە بێگومان پشتگیری لەو پێشنیازانە شەکەم کە ئەبێ دەنگدان مافێکی
هەر هاونیشتیمانیەکە بە تایبەتی مافی پەرلەمانتاران لە بەڵگەنامەی و دەوڵەتەکانە جەخت لەسەر مەسلەی دەنگدانی نهێنی دەکات پێویستە کات بە دەنگدانی نهێنی بێ نەک بە ئاشکرا بێت ئەمە دەشتێت جۆرێک لە بێمتمانەی هەبێت لە دۆخێکی لەم جۆرەیە کە دانراوە خاڵی شەشەمیان ئەگەر هیچ پاڵێوراوێک زۆرینەی ڕەهای بەدەستنێنە من پێشنیازەکەم 2 لەسەر 3 بێت وەکو چۆن لە ئەحکامەکانی هەڵبژاردننی سەرۆ کۆماری عراقدا هەیە لەم سیستمەیە کە 2 لەسەر 3 بوو ئەگەر ڕکابەریە بوو کاتە زۆرینەی ڕەها بێت پێشنیازمێ بکرێت بە 2 لەسەر 3 لە جەولەی دووەم یانە زۆرینەی ڕەها بێت زۆر سپاسانەکەم. دکتۆر سەباح فەرموو. یاسایی دەکەم کە مادەی 4 وەک خۆی بمینتەوە و هەروە پشگیری لە قسەکانی ئوتەکانی نەجاتخان و مەلەوەیسی و کاک مەحسن و کاک نەزار و کاک زاهر و گولیزار خان و گەلاوێش خان و کاک شوان زراری دەکەم. بەڵێ زۆر سپاس دکتۆر. بەڵێ شادی خانم فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری هەموو ئەو هاوکارانم دەکەم نامەوێت ناویان هەمویان بێنمەوە کە تەرکیزیان خستە سەر خاڵی پێنجەم لەو مادەیە کە دەنگدان بەنهێنی بێت چونکە ئەمە سادەترین مافەکانی ئینسانە بەپێی ڕێککەوتنە نێودەوڵەتیەکان مافە مەدەنی و سیاسیەکان کە دەنگدان بەنهێنی بێ و هەروەها متمانە پێدانی وەک متمانە لە سندنەوەشی بە 2 لەسەر 3 کۆی 2 لەسەر 3 بێ و خاڵێکی ترکە بۆ من بۆتە جێ پرسیار لە خاڵی شەشەمە لە ئاخر بەشدا ئەگەر پاڵێوراو یەک پاڵێوراو هەبێ نووسراوە ئەگەر پاڵێوراوەکە زۆرینەی دەنگی پەرلەمانی بەدەست هێنا دەبێتە سەرۆکی هەرێم ئەی ئەگەر بەدەستی نەهێنا هەر تەنیا ئەوەیە کە نابێتە سەرۆکی هەرێم ئەی میکانیزمی ڕوبەڕووبوونەوەی ئەمە چییە یاخود ڕێگە چارەکە چییە چونکە وەک ئاشکرایە بێ ڕێگە چارەی ڕوبەڕووبوونەوەی ئەوەش دیاری بکرێ لە یاساکەدا. کاک بەهمەن فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 بڕگەی 5 شێوازی هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمانەوە لە دەستوری هیچ وڵاتێکا دیاری نەکراوە بەنیهێنی بێ ئەوە یەک لە مادەکانی تر هاوڕێیانم لە پەرلەمانتاران زۆر نمونەی عێراقیان هێنایەوە بەبیریان دێنمەوە لە مادەی 7 لە دەستوری عێراقی کە باسی هەڵبژاردننی سەرۆکەکە بە هیچ سەرۆک کۆمارەکە بە هیچ شێوەیەک ناڵێ نهێنیە خاڵێکی تریان بەبیرە هێنمەوە لە یاسای ژمارە 8 ساڵی 2012 عێراق تایبەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار دیسانەوە باسی نهێنی ناکە ڕێژەی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆک زۆرینەی ڕەها ڕۆحی دیموکراسیە و لە زۆربەی وڵاتانە پەیڕەو دەکرێەوە لە زۆربەی پەرلەمانەکانیشە سەبارەت بەوەی کە ئایا دەنگدانی ئاشکرا و نهێنی و ڕێژەکەی چۆن بێ ئێمە وتمان هەمومان دەزانین کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت دوانەی دەسەڵاتی جێبەجێکردن و زۆرینەی دەسەڵاتەکانیش لای سەرۆک وەزیرانە کەچی سەرۆک وەزیران بە زۆرینەی ڕەها متمانی پێدرێ و بە دەنگدانی ئاشکراش و بە 2 لەسەر 3 متمانی لێوەرەگیرێتەوە چ معنا کە سەرۆکی هەرێم هەمان ئەوەندەی ئەوش دەسەڵاتی نییە بە ڕێژەیەکی لەو زیاتر دەنگی پێ بدرێ و بە ڕێژەیەکی لەو کەمتریش متمانەی لێوەربگیرێتەوە بۆیە ئەوە ناکۆکیەکە دروستەکە لە نێوان ئەو دوودانەی دەسەڵاتی جێبەجێکردن لە مادەی 74 پێڕەوی ناوخۆی پەرلەمانیشدا هاتووە کە سەرۆک وەزیران بە 2 لەسەر 3 متمانی لێوەردەگیرێتەوە لەبەرەوە سەرۆکی هەرێمیش دەسەڵاتی جێبەجێکردنە دەبێت بە هەمان شێوە بێ سەبارەت بە دەنگدانی ئاشکرا ئێمە تەجروبەی ڕابردوومان هەیە ساڵی 2005 سەرۆک لە کە بۆ یەکەمین جار لە پەرلەمان هەڵبژێردراوە بە دەنگدانی ئاشکرا بووە و بڕیاری ژمارە 3 ساڵی 2005 مانەیە هەروەها چۆن سەرۆکی حکوومەت بە دەنگدانی ئاشکرا دەنگی پێدەدرێ بە زۆرینەی ڕەها دەبێت لە سەرۆکی هەرێمیش بە هەمان شێوە بێ دەنگدانی ئاشکرا زیاتر شەفافێتی تایە بۆ خەڵکی کوردستان ئێمەی کردو بە نوێنەری خۆی حەقە بزانیە نوێنەرەکانی کێ بە سەرۆکی ئەو هەڵدەبژێرن شەفافێتی تێدا بێ سەبارەت بە بڕوانامە زۆری لەسەر وترا ئێمە بۆ هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمان کە بەرزترین دەسەڵاتی یاسادانان و بڕوانامە زۆر گرنگە بڕوانامە نەکراوەتە مەرج بۆیە زەڕور نییە بۆ سەرۆکی هەرێم بڕوانامە مەرج بێ بۆ سەرۆکی هەرێم ئەزمموی سیاسی لەبەرەوەی دەسەڵاتێکی سیادیە و سیاسیە ئەزمموی سیاسی و ئەزمموی ئیداری زۆر گرنگترە لە بڕوانامە چکە ئێمە سەرۆکێک بە وڵاتێک بۆ هەرێمێک دیاریەکەین نەک مامۆستایەک بۆ زانکۆ سپاس زۆر سپاس بەڵێ دکتۆر هەورامان فەرموو
بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی لە قسەکانی بەڕێز کاک عەبدولستارەکەم و بەڕێز کاک دکتۆر شێرکۆ جەودەد و بەڕێز کاک سۆران. بەڵێ زۆر سوپاس. بەڕێز دکتۆر ڕێبوار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە ئەوانەی کە من مەبەستم بوو ئاخفتنەکانم کرا، بەڵام سەبارەت بە بڕگە 5 مادە 4 ئایا سەرۆکی هەرێم بە چ ئالیەتێک هەڵبژێردرێ بە ئاشکرایان بەنهێنی، من لەگەڵەوەم کە بە ئالیەتی بە ئاشکرا سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ لە بەردوو هۆکاری سەرەکی یەکەم جارەکە ئەگەر بە ئاشکرا هەڵبژێرین فەرهەنگێکی تازە بینینە نێو ئەدەبیاتی دەنگدان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان. ئەویش ئەوەیە کە چەمکی ترانسپەرەنسی ئەوەی کە پێڵێن شەفافیت بەرجەستەکەین، دوو ئەشکرێ بیکەین بە عورفێکی یاسایی، چونکە بڕیاری ژمارە 3 ساڵی 2005 ئاماژەیە بۆی کە بۆ یەکەم جار سەرۆکی هەرێمی کوردستان بە دەنگدانی ئاشکرا هەڵبژێردرا، بۆیە لەگەڵەوەم کە بڕگە 5 مادە 4 وەکو خۆی بمێنێتەوە. بەڵێ زۆر سپاس. بەڕێز خاتوو ڕۆژان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژان حەمەڕەش سەبارەت بە مادەی 4 بڕگەی یەکەم خاڵی 5 من پێشنیارەکەم دەنگدان بە نهێنی بێت، چونکە ئێمە ئەمە دەنگدانە متمانەدان نییە و جیاوازە لە هەڵبژارد لە متمانەدان بە سەرۆکی حکومەت. سەرۆکی حکومەت لەلایەن سەرۆکی هەرێمەوە تەسمیا کرێ، لەلایەن پەرلەمانەوە لەلایەن سەرۆکی هەرێمەوە تەکلیفە کرێ و لەلایەن پەرلەمانەوە تەسمیا کرێەوە. کاندیدی گەورەترین کوتلەیە و تاکە کاندیدیش دەبێ من و هۆکارێکی کە دەنگدانی ئاشکرا پێم وایە پێم وایە ئیرادەی پەرلەمانتار وەردەگریتەوە. لەوانەیە لەم کاتەیە دوو کاندید هەبێ یان زیاتر هەبێت، پەرلەمانتار چۆن بتوانێت دەنگ بە کام کاندیدیان بدا و هەڵی بژێرێ. و خاڵێکی ترم هەر لەسەر خاڵی 5 پێشنیارەکەم دەنگدان بە 2 لەسەر 3 بێت. ئێمە سەرۆکێک بۆ هەرێم هەڵدەبژێرین، سەرۆکی هەموو هەرێمی کوردستانە. پێم وایە بە 56 دەنگ سەرۆکی هەرێم ئەم دەنگدانە زۆر کەمە و عیبارەت ناکا لە دەنگی هەموو هەرێمی کوردستان و سوپاسدانەکەم. بەڵێ زۆر سپاس خاتۆ ڕۆژان. بەڵێ کاک حکمەت فەرموو. بەرز سەرۆکە پەرلەمانی ئەژی پشتگیریە لجنا یاساییت کەم یا مادە 4 هەر 6 برگاوە و پشتگیریە هەمی ئاخفتنێت کاک بەهمەنی ژیت کەم و پشتگیریە هەندێت کەم کو هەر 6 برگە وەکی خوا بمینن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز دکتۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق لەگەڵەوەم بڕگەی 5 یەکەم بەم شکڵی لێ بکرێ، سەرۆکی هەرێم لە دەنگدانێکی نهێنی و بە دەنگی 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمان لە ماوەی 3 ڕۆژ لە ڕۆژی دەرکردنی بڕیاری بنبەر لەسەر تانەکان هەڵە بژێرێ. ئەم 2 لەسەر 3 بۆ ئەم 2 لەسەر 3 لە دەستوری عێراقیە هەیە مادەی 7، لە دەستوری لوبنانیە هەیە دراوسێمانە عینەن شتە نهێنی و 2 لەسەر 3 لە دەستوری ئیتالی ساڵی 48 شا لە مادەی 83 هەیە کە وڵاتێکی ئەوروپیە. و ئەیبەستمەوە بەو بڕگەی یان بەو بەشەی مادەی ڕابردوو کە مناقەشەمان کرد کە وتمان سەرۆکی هەرێم نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکە لە دەرەوە و لە ناوخۆ و بە ناویانەوە قساکە. بیرکردنەوەی بەڕێستان یان زاکرەی بەڕێستانە بەمەوە بۆ چەند ساڵێک 3-4 ساڵێک پێش ئێستا گەر بیرتان بێ شتێک لە ناو ڕای گشتیا ئیسارا کرا کە هەموو جارێک یانوت 100 ئەندامی پەرلەمان ناتوانێت یان 111 ئەندامی پەرلەمان ناتوانێت گزارش لە خواستی خەڵکی کوردستان بکە و ئەوانە نوێنەری ئێمە نین بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان. بەڕێزان ئەگەر خەڵک لە دەرەوە بە 111 مان ڕازی نەبوو بێ و ئەوە ئیسارە کرابێ لە ناو خەڵک و وروژێنرابێ کە ئێمە ناتوانین لە جیاتی ئەوان بڕیار بدەین لەوەی سەرۆکێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان هەڵبژێرین. چجای 56 مان ئاسانترە؟ بۆی سەرۆکەکە بەهێز بێ و بۆ ئەوەی ئەو ڕوانگەیەش بەرجەستە ببێ کە بە ناوی هەمومانەوە قسە بکە
و بۆ ئەوەی ئەو قسەی لەسەر نەبوونی متمانە دەکرێت لە ڕاستیە ئەو ڕوانگەی کە هەیە لەسەر نەبوونی متمانە لە ناو هێزە سیاسیەکان حەقە ئێمە بای ئەوە متمانەمان بە خۆمان بێ کە قسە لەسەرەوە بکەین دەبێ دەنگدانەکە بە دوو لەسەر سێ بێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڵێ مامۆستا جیهاد فەرموو. بله بناو خدای مازن و دلوان پشتی ما اطلاع سرگلک دستور دولت ها گریه وید جیران به تایبتی و چنا وید جراستی اما هما بس بیجین فلان دستوری هو گوتی حتی نمونه عراق یا حتی دولت جیران جی افریقا پیتویل سرما پارلمان کردستان ولی بکن ابداع بکن دانان یاسادا کو خدمت وی ولات هنب کرد لو ما پشتگیری و ماده 4 که مفهمی برگا و نبینم چه تشتکی نه گنجایت دا و کارتی که نه جنا کردن اگر دنگدان اپ آشکارایی بیتونو پیشگیری کن که اف دنگدان هنه اپ آشکارایی بیتو زور سپاس. بله زور سپاس. سلما خان فرمو. بله نقطه نظامی ہے فرمو دکتوره. بەڕێز سەرۆکی پەرلەمان زیاتر لە جارێک تێبینیم کردووە بەڕێزان ئەندامانی پەرلەمان جوابی یەکتریە دەنەوە تکاکەم کۆنتڕۆڵی ئەوە. بەڵێ ڕێگا نادرێتن هیچ ئەندامێک وەڵامی هیچ ئەندامێکی تر بداتەوە تەنها ڕوونکردنەوەی خۆیان دەدەن. پێش جەلسە ئەو ڕوونکردنەوانە هەمووی دراوە کە لەگەڵ دەستپێکردنی جەلسە ئێمە ئەو ڕوونکردنەوانە دێن کە تعلیق لێدان نییە وەڵامدانەوە نییە بە پێی پێرە و پێویستە قسەکان بکەن و ڕوونکردنەوەکان بدەن. بەڵێ بەڕێز سەلما خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری تاڵی قسەکانی خاتوو دکتۆرە ڕێوا سەروا ڕۆژان خان و هەموو هەواڵان و هاوڕێیانی تر دەکەم کە لە مادەی خاڵی پێنجەم لە مادەی چوارەم باسی دەنگدانی نهێنی و دەنگی دوو لە سەرسەی دەنگی ئەندامان دەکا و پشتگیری ئەو بەڕێزەی تر دەکەم کە باسی ئەوە کات و جەخت دەکەمەوە لەسەرەوەی کە کاندیدی سەرۆکی هەرێم دەبێت دەستبەرداری پۆستی حیزبیەکەی بێ بۆی کاتێک کە نوێنەری هەرێمی کوردستان دەبێت لە ئاستی ناوخۆ و دەرەوەدا نەتوانێت پەیوەندیە سیاسیەکان و دیبلۆماسیەکانی بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆی بەکاربێنێ. سەرکۆ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 مەرجەکانی سەرۆکی هەرێم لە پێویستەکە سەرۆکی هەرێم لە مادەی 3دا پێشووتر باس کراوە دەوترێت سەرۆک لە ئاستی ناوخۆی و دەرەوەیش نوێنەرایەتی هاوڵاتیانی کوردستان دەکات. گرنگە واز لە کاری حیزبی بهێنرێت لە کاتی خۆپاڵاوتندا پێویستەکات بۆی بتوانرێت نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکات. لە خاڵی پێنجەمی مادەی 4دا سەرۆکی هەرێم لە دەنگدانێکی نهێنی دابکرێت و بە دوو لەسەر سێی ئەندامانی پەرلەمان کرێت بۆی بتوانرێت نوێنەرایەتێکی پەرلەمانی نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە و بتوانێت سەرۆکێکی بەهێز بێت. زۆر سپاس. کاک شەمۆڵ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە وتەکانی بەڕێز دکتۆرە ڕێواس و ڕۆژان خان و سەلما خان دەکەم کە لە بڕگەی لە مادەی 5 بڕگەی یەکەم خاڵی 5 سەرۆکی هەرێم لە دەنگدانێکی نهێنی و بە دەنگی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان هەڵبژێردرێت. بەڵێ کاک کاروان. بەنای خودای بەخشندە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی وێڕای پشتیوانیکردنم بۆ ڕێی هەواڵانم چەند تێبینیەکەم هەیە. لە مادەی 4 لە بڕگەی 5 کاتێک کە باس لەوە دەکرێت کە سەرۆک بە شێوەیەکی ئاشکرا و بە دەنجی زۆرنی ڕەها دەگەڕێنەوە بۆ دوو خاڵی سەرەکی. یەکەمیان بۆ دەستوری عراقی کێمە دەستورمانیە و پێویستە بۆ خاڵ دەستوریەکان بۆ هەندێک کە تەناقوزاتمان بگەڕێنەوە بۆ دەستوری عراقی لە مادەی 7 باستەوە دەکات کە دەنگدان نهێنی بێت و لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 14 بڕگەی یەکەم کاتێک کە سەرۆکی پەرلەمان هەڵدەبژێردرێت بە دەنگدانی نهێنی هەڵدەبژێردرێت. ئایا بەڕاستی منطق لەوەدا ئەگەر بێت و یەکێک لە سەرۆکایەتە گرنگەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەنگدانی نهێنیەوە بێت سەرۆکایەتیشتر لە ڕێگەی دەنگدانی ئاشکراوە بێت. ئەگەر باس لە سەرۆکایەتی حکومەت بکرێت سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان متمانە پێدانە ئەمە شتێکی جیاوازترە. کاتێک کە باس لەوە دەکەین کە دوو لەسەر سێ بێت مەبەستێک هەیە گەڕانەوە بۆ مادەی 2 لە یاسای ژمارەیەشی ساڵ 2005 و مادەی 4 ئەم یاسایە کە ئێستا گفتوگۆ دەکرێت ئەم هەموارە یاسایە سەرۆشی هەرێم نوێنەرایەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و سەرجەم پێکاتەکان دەکات. ئایا واردە ئایا دەکرێت سەرۆکێک نوێنەری سەرجەم لایەنە سیاسەکان و سەرجەم پێکاتەکانی هەرێمی کوردستان بێت بەڵام تەنها لایەن 2 فراکسیۆن یان 3 فراکسیۆن یان کۆمەڵێک فراکسیۆنی کەمەوە دەنگی پێ بدرێت؟ ئایا سەرۆکێک کە ڕەهەندی نیشتیمانی هەیە ئایا پرسێک کە ڕەهەندی نیشتیمانی هەیە دەکرێت تەنها بە پرسی زۆرنی ڕەهای دیموکراسی تێپەڕەندرێت؟ نقطەیەشتر من عفو لە دوو خولەکەی خۆمدا قسە دەکەم ئەگەر مەجام دەی دوو خولەکەی سەرۆکی پەرلەمان کاتت تەواو بۆ لە دوو خولەکەکە تێپەڕیوە کاک کاروان
كاك لقمان فرمو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بە شێوازی ئاشکرا بە دەنگدانی ئاشکرا کە هەڵدەبژێدرێ ئەمە پێچەوانەی بنەما سەرچەکانی هەڵبژاردننی پاک و بێگەردە کە جەخت لەسەر نهێنی دەنگدان نەکاتەوە بۆیە من پشتیوانی لە هەواڵەکانم دکتۆرە ڕێواز ڕۆژان خان سەلمە خان کاک سەرکۆ کاک شەماڵ کاک کاروان دەکەم سوپاس. بەڵێ کاک شاخەوان فەرموو. بەڕە سەرۆکی پەرلەمان بۆ یەکەم جارە سەرۆکی هەرێم لە پەرلەمانی کوردستانەوە هەڵەبژێرێ گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی بە سیستەمی پەرلەمانی بۆم قۆناغی ئێستا گرنگە و ئەمە تا ڕادەیەک لە ڕووی دیموکراسی و هەنگاوێکی زۆر باشە و حەق وایە خاوەندارانی گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی بە سیستەمی پەرلەمانی ئەمە شتێکی تاریخیە و ئەو هێزولانە سیاسیانەی یا ئەو فراکسیۆنانەی کە خۆیان بە خاوەنی گۆڕینی سیستەمی سەرۆکایەتی بە پەرلەمانی ئەزانن ئەمانە تا ڕادەیەکی زۆر یعنی ئەمە لە تاریخ ئەنووسێتەوە و تاریخی شەرمی لە کەس نییە و خاڵێکی کە من پشتگیری لە پێشنیاری هاوڕێیانم ئەەکەم لە فراکسیۆنی گۆڕان دەستان خۆش و سپاس. بەڕێز کاک ناسر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4.5 پێویستە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بە شێوەی هەڵبژاردننی نهێنی بێت و بە دەنگی ئەندامانی پەرلەمان 2/3 بێ نەک بە دەنگی ئاشکرا و پشتگیری لە دکتۆرە ڕێواز و هەواڵان مەکام لە فراکسیۆنی سەوز. بەڵێ موژدە خانم فەرموو. بەڵێ من بە پێویستی زانم پشتگیری لە قسەکانی هاوڕێیانم بکەم کە ئەوان ئەمەژیان بەڕێی منیشدا کە بەڕێز دکتۆر کازم بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی بەڕێز سیروان بابان و کاک دیاری بەڕێز سۆران عومەر و کاک مەم. بەڵێ بەڕێز کاک موسلیم فەرموو. بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان من پێم وایە هەنگاوی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار کە باس لەوە کرێ لە نێو پەرلەمانی کوردستانە هەڵبژێردرێ هەنگاوێکی دروست و جوانە بەڵام لەو سیاغەی کە لە مادەی 4دا و لە بەرگێ و خاڵی 5دا ئیشارە بۆ درراوە کە دەنگدان بە شێوەیەکی ئاشکرا بێ پێم وایەوە جۆرێکە لە بەرتەسکردنەوەی ئازادی ڕایەندامانی پەرلەمان و لە هیچ دەستورێکی هاوسەرغدا بەو شێوەیە نەبووە بۆیە لەو جۆرە لە دەنگدان زیاتر لە متمانە دەچێەوە لە کاتێکدا کە پێچەوانەشە لەگەڵ مادەی 7 لە دەستوری عراقی لە بەرگە یەکدا بۆیە سەرجەم یاسا بەرکارەکانی هەڵبژاردنجا چ جای گشتی بن یان تایبەتی پێویست دەکا کە دەنگداتیاندا نهێنی بێ و بۆیە پێم باشە بە ڕەچاوکردنی هەموو ئەو حاڵەتانە دەنگدانی سەرۆکی هەرێم لە شێوەی دەنگدانی نهێنی بێ و لە دووە خاڵی وتەکانیشمدا پشگیری لە هاوڕێیانم دەکەم بە وتەکانیان. بەڵێ بەڕێز بەدریە خان فەرموو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەدریە ئیسماعیل من پشگیری لە قسەکانی بەڕێز کاک ئەودوستار کاک دکتۆر کازم کاک دکتۆر شێرکۆ جەوتەت کاک ئەبوبەکر هەڵەدنی و کاک سۆران عومەر دەکەم و جەختیش لە خاڵی 5 مادەی 4 دەکەمەوە کە دەنگدان بە نەهێنی بێ. زۆر سپاس. بەڵێ نقطە نظامیمان هەیە. بەڵێ کاک سیروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 55 بەرگەی دووەم بەڕێزێک لێرە باسی ئەوەی کرد کە ئێمە سەرۆکی هەرێم هەڵەبژێرین نەک مامۆستای زانکۆ تکاکەم داواکەم کە ئەو بڕگەیە بسرێتەوە ئێمە هەموو چین و تۆژەکانی ئەم وڵاتە بەڕێزن و جێیشایانی ئەوەن کە لێرە بەڕێزەوە باس کرێت. بەڵێ دەسڕێتەوە. بەڕێز سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی. بەڕێز کاک مەم فەرموو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک من داوا لە جەنابتانەکەم پاڵپشت بە مادەی 54 بڕگەی 4 خاڵی 2 نابێت ئەندام پەرلەمان وەڵامی ئەندامی تر بداتەوە لەناو ئەو مادانەی لەناو ئەم مەرجانەی کە ئێمە موناقەشەمان لەسەر کرد هیچ خاڵێکی تیان نییە کە باس لە چی بکە باس لەو کاکە سەرۆکی هەرێم کاندید ئەبێ بڕوانامەی بەکەلۆرۆسیە بێ بۆیە پەرلەمانتار
کاک بەهمەن کە وەڵامی ئێمەی دایەوە داواکەم لە پرۆتۆکۆڵ قسەکانی بسڕێتەوە. نەخێر ئەوەیان وەڵامدانەوە نەبوو، ئەوەیان ڕوونکردنەوەی خۆی بوو و ئەندام پەرلەمان ئازادە لەوەی کە ڕوونکردنەوە بداوە بە وەڵامدانەوە حساب نییە و قسەکانیشی ناسڕێتەوە. بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی مروێتە ئیشارەت پندێ بدەم کول مادە دوش پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانی ئیشارەت پندێ دەت کو پەرلەمانی کوردستانی بالاترین دەسەڵاتە یاسادانانەیە لە هەرێما کوردستانی کەواتە پەرلەمانی کوردستانی ئەب ئەندامێت خۆڤە پێتڤە ئەدا کاری خۆی پەرلەمانتاریە رابط و اختصاصی تشریعی و اختصاصی رئیسی پەرلەمانیە پەرلەمانی ما تشریعا وان یاسا بکات کول دیف کلتور دیف حزو خواستید خلک ما وەکو دەستکەفتێک ژی بوو جیلێ دیف مەڕۆم ئەفگونجت پەرلەمان وی دەوری بگێرێت ئەم خۆ نەگیرێت دەیم چ قیۆدا و چ قانونێت وڵاتین دیڤە دەست بۆ پتر چەسپاندنا پرەنسیپێن دیموکراسیەت و شەفافیەتێ پێتڤە میکانزما عەلەینی پتر بێتە بکارینان خوڤە شارت سڕیکردنا تشتی دیارە خوب بۆ شارتنێکیش شوی خەلکیە و خەلکێ نوکیامل ڤێرێنی نەرەتیا وی خەلکی دکەن هەندێک یاسا هەنە وەکو سەوابق ئەگەر ئەم بۆ نوکیا ئەم بەحس لێ بکەن یان خۆ پێڤەگیرێ دەین ئەم چێن استیفادەی ژێ بکەن ئەو ژیاڤەنە مادە هەڤدە یاسایە ژمارەیەکە ساڵە 2005 یاسا سەرۆکاتیە هەرێما کوردستانێک و هەرلڤی پەرلەمانی بووە سەرۆکاتی هەڵبژێردن و عەلەینی بووە هەروسا بریارە ژمارە 3 ساڵە 2005 هەرلڤی پەرلەمانی کوردستانی دەرکەتیە ئەگەر ئەم وەکو عێراق و نزیکترین خاڵەمەیە بۆ هەر حالەتێکی غوسەک و ببتە جێ خلافێ دستوری عێراقی مادە هەفتێ بصراحەتەن ئیشارەت ئەب چاوەنیە هەڵبژێردنە سەرۆکێ کومارێ دەت بەس ئیشارەت پێنەدا کو پێتڤە عەلەینی بێت هەروەسا یاسایەکە دیە هەیە تایبەتە ئەب چاوەنیە هەڵبژێردنە سەرۆک کوماری عێراقی و مادە هەفت تێدا بەحث کرد دیسا ئیشارەت بسڕی ئیشارەت پێنادەت کو سڕی بێت مادە هەفتەش یاسایە ژمارە هەشتا ساڵە 2012 ژبەرەندێ ئەزیە هەندێمە وەکو ئەندامی پەرلەمانی و سەرۆکی لیژنە یاسایی ئەف مادەیەوەکی خوب مینێت کو مەوجودت پێش نیازە یاساییدا بەڕێز کاک عەباس فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 کە لێرانە و نووسراوە کە سەرۆکی هەرێم لە دەنگدانێکی ئاشکرا بە دەنجی زۆرینەی ڕەها من بەش بە حاڵی خۆم ینی هەموو دەنگدانێک ڕێی خۆم وایە ینی ئەم های لێ بکرێ هەموو دەنگدانێک بۆ کەسێک کە بەرپرسیارەتێک وەردەگرێ کە بەرپرسیارەتەکە لەگەر سەرۆکی حکومەت زۆر جیاوازە سەرۆکی حکومەت ئەمە لە پەیڕەوەکە و بە یاسا دیاری کراوە سەرۆکی براوەی ئەو حیزبەی کە لیستەکەی سەرکەوتوو دەبێت کەسێک دیاری دەکا و دەێنێرێتە پەرلەمان ئێمە متمانەی پێ دەدەین بۆ بەرنامەکاری حکومەتەیەتی بەڵام بۆ کەسێک بەرپرسیارەتێکی گەورە لە وڵاتە وەردەگرێ هەتا سەرۆکی ئەم پەرلەمانە بە ئاشکرا هەڵنابژێردرێت سەرۆکی هەرێم ینی بۆ پێناسەی میلەتەکەمان زۆر گەورەترە لەما دوایی بۆ ئەمە بترسین بە ئاشکریان بۆ نهێنیان بە ئاشکرا پێمان وا بێ ئاشکرا شەفافیەتە و نهێنی ئەگەر ینی بەڕای من ئەمە بۆ هەڵبژاردننی کەس ئەمە شەفافی و نهێنی پێناگوترێ بەڵام هەڵبژاردن بۆ کەسایەتی ئەندامانی پەرلەمان و ئەگەر ئەم متمانە دروست نەبێ لە بینی فراکسۆنەکان کە دەنگ دەدەن بەم کەسە دوایی ئێمە یاسا بۆ کەسێک دیاری ناکەین یعنی یاسا ئێمە دیاری دەکەین بۆ هەرێمی کوردستان چێ دەبێت بە سەرۆک و پێم وایە ڕێکەوتنەکانی نێوان لایەنەکانیش ئەم دەنگە دێنێ و پێویستە متمانەی هەبێ و دوو لەسەر سێ بەلای من زۆر گرنگە لە بەروی ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی ئەم کۆدەنجە نیشتیمانی لایەنە سیاسیەکان زیاتر بکە بۆ ئەوەی کە ئەم سەرۆکەش سەرۆکێکی بەهێزتر بێ و هەموو لایەک متمانە بێ بکەین بۆیە من بەڕای خۆم پێم وایە ئەمە بە هەر شێوەیەک بێ دەبێ هەڵبژاردنی سەرۆکی هەرێم بەنهێنی بێ و دوو لەسەر سێش بۆ کەسایەتی چکە تۆ متمانە لێسەندنەوەکەیت کردووە 4 بە 3 لەسەر 4 بۆ بینی 56 بۆ 81 بێ با بینی 74 بۆ 81 بێ خۆ پێم وایە یعنی ئەم کەسەی دیاری کراوە متمانەی پێ دەدرێ و متمانە لێسەندنەوەش لە وڵاتی ئێمە تا ئێستا نەبووە بە هەر حاڵ بەڵام ئەمە یاسایە من ڕێیم لەگەر ئەوەیە بەنهێنی بێ و بە دوو لەسەر سێ بێ زۆر سپاس بەڵێ کاک جەلال فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری قسەکانی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی دەکەم و داواکارم مادەی 4 وەکو خۆی بمێنێت بەبێ هیچ گۆڕانکاریەک و دەمەوێ ئەوە بزانین کە زۆرینەی ڕەها
بۆ سەرۆکێک هەڵبژێرێت لە کاتێکا مقارنەتەن بە سەرۆکی حکوومەت کە دەسەڵاتەکانی کەمترە سەرۆکی هەرێم بۆیە داوا ئەەکەم سەرۆکی هەرێم بە دەنگدا زۆرینی ڕەها هەڵبژێرێت. سوپاس. بەڵێ دەستخۆش بەڵێ کاک عەبدولسەلام فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەو پێی کە دەنگدانی ئاشکرا شەفافەتی زیاتری تێدا بۆ بەرپرسیارەتی پەرلەمانتار لای دەنگدەر تا خەڵکی بزانێت پەرلەمانتارەکانیان چۆن دەنگ دەدەن واتە دەنگدانی ئاشکرا لە ڕووی چەمکی شەفافیت بۆ بەرپرسیارەتی و دیموکراسی باشترە لە دەنگدانی نهێنی بە تایبەت بۆ پرسێکی گرنگی وەک هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمانەوە بەوەش پێگەی سەرۆک بەهێزتر دەکات لە ڕووی پشتیوانی و بەرپرسیارەتی بەرامبەر سەرجەم هاوڵاتیانەوە. ئەم حاڵەتەی دەنگدانی ئاشکراش لە دنیای دیموکراسیدا زۆر پەیڕەو دەکرێت بە نمونە وڵاتانی لاتیڤیا، ئیتالیا، هند و ڕاست بۆ پشتگیری لە بڕگەکانی مادەی 4 دەکەم وەک خۆی ببینێت لەگەڵ ڕێزمدا. بەڵێ زۆر سپاس. خەدیجە خانم فەرموو. بەڕێز سەرۆکی پارلەمان وەکو ئێوەی بەڕێزیش ئەزانن جەوهەری پروسەی دیموکراسی ئەوەیە کە هەڵبژاردن بکرێت و دەنگدان بکرێت بەڵام دەکرێت کە ئالیەتەکەشی جیاواز بیتن بووە ئێمەش پێمان ئاساییە و گونجاوە کە لێرەدا هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بە شێوەیەکی بە دەنگدانی ئاشکرا بێت هەر وەک چۆن لە هەواڵانیش ئاماژەیان پێکرد لە دەستوری عێراق و هەروەها لە یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارە 1 ساڵی 2005 لەم بابەتە بێدەنگ بووە و ئاماژە بەوەی نەکردیە کە ئایا دەنگدان و سەرۆکی هەرێم و سەرۆکی کومار ئاشکرا بیت یاخود نهێنی بووە ئێمەش پێمان باشە کە دەقی ئەم مادەیە مادەی 4 برگە 1 و 2 هەر وەکو خۆی پەسەند بکرێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. گفتوگۆ لەسەر مادەی 4 کۆتایی هات بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی مادەی 5 بخوێننەوە. بەڕێز سەرۆکا پەرلەمانی کوردستانی مادەی 5 یەکەم ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە کۆتایی هاتنی ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی دێ. دووەم سەرۆکی هەرێم لە هەر کۆدەسەڵاتەکانی بەردەوام دەبێت تا بەپێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێردرێت. زۆر سپاس. بەڵێ دەرگای گفتوگۆ دەکەینەوە هەر ئەندامێک دەیەوێت قسە لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو مادەیە بکە دەست بەرزکاتەوە. ئەو ناوانەی کە بەشدار دەبن هەدیە خان، کاک محەممەد، کاک بەختیار، کاک ظاهر، ژیان خان، دکتۆر زێدان، دکتۆر ڕێبوار، کاک شوان، کاک دکتۆر سەباح، کاک سەفین، دکتۆر کاظم، کاک دیاری، کاک سۆران، کاک سیروان، کاک مەم، کاک بەڵێن، کاک دابان، کاک عوسمان، کاک سیپان، بەدریە خانم. موژدە. بەڵێ هەدیە خان فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئەس دخوازم هەردوو بەرگەی مادەی 5 لە پێشنیازی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور وەکی خۆ بمینێت هەروەکو لە راپۆرتی لیژنەی یاسایی هاتی
و بهێتە جێبەجێکردن و پێشگیریی لێ بکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز دکتۆر کاظم فەرموو. ببوورە من لە دوای کاک سیپان قساکەم چکە قسەکانم پشتگیریە بێت بۆ بەڕێزیان. بەڵێ بەڕێز کاک سیپان فەرموو لە جێگای ئەو. بەڕێز سەرۆکا پەرلەمانی المادە پێنجێ بەشی یەکەم دەبێژن ماوەی ویلایەتە سەرۆکی هەرێمێ بە کوتایی هاتنە ماوەی ویلایەتە پەرلەمانی کوتایی تێتن لێرگرنگی لەڤێرێ سەقفێ زەمەی بهێ دیارکردن ئەنکو 4 ساڵ بهێن دیارکردن بۆ ویلایەتە سەرۆکی هەرێما کوردستانێ ئەنکو مافێ درێژکردنە ویلایەتە سەرۆکاتی هەرێما کوردستانێ نەبیتن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک محەممەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەکە وازەحە بەڵام ئەم جۆرە دەقانە ئەو نەوعە نەسانە دائیمەن بۆ هەرێمی کوردستان گرفتی ڕاین ڕوبەڕووی گرفت بۆ هەرێمی کوردستان و ئەمە تەجروبەمان هەیە ئەزمونێکی دوور و درێژمان هەیە لە مۆزوعی ماوە و مایە سەرۆکایەتی و دەسەڵاتەکانیان بۆیە ئەگەر بکرێت ئەمە بکرێت بە یەک مادە یەک بڕگە تەنها بنووسێتن ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تا بە پێی حکومەکانی ئەمی وەکو خۆی ببینێت. زۆر سپاس. بەڵێ بەڕێز کاک سۆران فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکەم ئەم مادەیە جێی ئەو مادەیە بگرێتەوە لەبەرەوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەڕاستی دوانەی دەسەڵاتی جێبەجێکردنە و ئەگەر سیستەم پەرلەمانی بێ دەبێ ئەم دوانەیە بەرپرسیارەتی سیاسیان لە ئاستی پەرلەمانە هەبێ بەڵام سەرۆکی هەرێم نیەتی وەگەر نیمچە سەرۆکایەتی بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەرپرسیارەتی سیاسی لە ئاستی سەرۆکی هەرێمە بێ کە ئەوەشیان وانە بۆیە دیاریکردنی بەرپرسیارەتی سیاسی لە سەرۆکی هەرێم لە بەردەم پەرلەمان بە ئیزافەی مادەیەک بەم جۆرەی لێ بکرێ هەموارکردنی مادەی 16 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکایەتی هەرێمی هەموارکراو بەم جۆرە سەرۆکی هەرێم لەم حاڵەتانەی خوارەوە بە بڕیارێک لەلایەن پەرلەمانەوە بە بەخشراو لە ئەرک و فرمانەکانی دادەنرێ یەکەم لەبەر هەر هۆکارێک نەیتوانی ئەرک و فرمانەکانی ئەنجام بدات دووەم دەست لە کارکێشانەوەی خۆی بە نووسرا و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکات دوای تێپەڕبوونی 10 ڕۆژ لە بەرواری پێشکەشکردنی داواکەی بە دەست لە کارکێشاوە دادەنرێ سێم بە داوای 25 ئەندامی پەرلەمان و لەسەر بنەمای لێپرسینەوە بە دەنگی دوو لە سەرسێی ئەندامانی پەرلەمان بە دەنگدانێکی نهێنی و ڕاستەوخۆ لە ئەرک و فرمانەکانی دەبەخشێت لە کاتی شکاندنی سوێندی یاسایی و پێشێلکردنی یاسا و دەستور. زۆر سوپاس. کاک زاهر فەرموو. بەناوی خوای گەورە زاهر خەیلانی بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە راپۆرتی لێژنەی یاسایی دەکەم لەسەر مادەی 5 یەکەم ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە کۆتایی هاتنی ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی دێت دووەم سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت تا بە پێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێردرێت داوا دەکەم مادەی 5 هەردوو بڕگەکەی وەک خۆی جێبەجێ بکرێت و پشتگیری لە ڕای هەدیخان دەکەم. کاک سیروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 یەکەم و دووهەم نازان پێویستە کاپی خوێنمەوە ماوە یەکەم ئەڵێ ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە کۆتا هاتنی ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی دێت دووهەم بڕگەی دووهەم هەمان شێوەڵێ سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام بێت تا بە پێ حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێرێ من پێم وایە یەکێکیان زیایان یعنی یان ئەوەی بەردەوام ئەبێت هەتایە کە کەس نازانێ یان ئەوەی لەگەڵ کۆتایی تەمەنی پەرلەمانە کۆتایی پێیە من داواکارم کە ببێ بە یەک بڕگە ئەگەر بکرێت لە لایەکتری شۆ پشتگیری وتەکانی کاکسیپان و کاکسۆران عومەرەکەم. سپاس. ژیان خانم فەرموو. برای سەرۆکە پەرلەمانی پشتگیری مادە ژمارە 5 ئەوەی پێشنیازە یاسایەت کەم بێگۆڕانکاری و زۆر سپاس. بەڕێز کاک مەم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی بڕگەی یەکەم و بڕگەی دووەم لە مادەی 5 یەکەمیان ئەڵێ ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە کۆتاییەتی ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی دێت من پرسیارێکم لە بەڕێزان لە لیژنەی یاسایی هەیە کە لە راپۆرتەکەیانە تەئکیدیان لەسەر هەمان ئەم پرۆژە یاسایە کردوێتەوە ئایا لە دۆخێکە کە بووە بە جۆرێک لە عورف لە هەرێمی کوردستاندا پەرلەمان ماوەی تەمەنی خۆی بۆ ساڵێک یا 2 ساڵ درێژ کردەوە ئۆتۆماتیک بەپێی ئەم مادەیە سەرۆکی هەرێمیش ویلایەتەکەی درێژە بێتەوە چونکە ئەوە یەک پرسیارە دووەمیان سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت تا بەپێی حکومەکانی یاسایە سەرۆکێک هەڵدەبژێرێ پێم وایەکە لەو یاسا لەو مادە مەترسیدارانە لەبەرەوەی لە دۆخێکی لەم جۆرەیە ئەگەر پەرلەمانی کوردستان هیچ هێزێک هیچ کاندیدێک نەیتوانی زۆرینی ڕەها
کە داواکەین دوو لەسەر سێبێ ئەگە زۆینی ڕەها نەیتوانی کۆدەنگی دروست نەبوو لەسەر هەڵبژاردننی سەرۆکێکی هەرێم لە ناو پەرلەمانە کەواتە ئۆتۆماتیک سەرۆکی هەرێم بەردەوامە بێت لە دەسەڵاتەکانی تر 6 مانگە ساڵێکە چەند ساڵێکە ئەمە بە مەترسیە بینم بەڕاستی حەقا ئەم دیقەت زیاتر لەسەر ئەم بڕگەیە بکرێت سوپاسدانەکەم. بەڕێز دکتۆر زێدان فەرموو. پەرلەمان لە راپۆرتی لژنەی یاسایی دەکەم لە مادەی پێنجام بە تایبەت لە خاڵی دووهەمدا کە سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام بێت تا بە پێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێردرێ بۆ ئەوەی هیچ فەراغێکی یاسایی لە هەرێمی کوردستان دروست نەبێ لە دوای تەواوبوونی ویلایەتی پەرلەمان. بەڕێز کاک بەڵێن فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو کاتێک کە لە مادەی سێژ مناقەشەمان کرد لێرە تەشی دەکەمەوە مادەی 5 بەو شێوازەی لێ بکرێ ماوەی خولی سەرۆکی هەرێم کە لە پەرلەمانەوە هەڵدەبژێرێ بۆ 4 ساڵە و تەنها یەک جاریش دەتوانێت هەڵبەبژێرێتەوە. زۆر سپاس. بەڕێز دکتۆر ڕێبوار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبارەی مادە 5 بڕگە 2 کە ئاماژەیە بۆی کە سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت تا بە پێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێردرێت ئەوە دەقا و دەق لەگەڵ دەستوری عێراق مادە 72 بڕگە 2 هاتووە بۆیە بە هیچ شێوەیەک هیچ مەترسیەک دروست ناکە ئەگەر ئەو بڕگە وەکو خۆی جێگیر بکرێ بەڵکو بە پێچەوانەوە و کاتێک کە بۆ ماوەی پەرلەمانی کوردستان ویلایەتی سەرۆکی هەرێمیش کۆتایی دێ پێویستە سەرۆکی هەرێم بەردەوام بێ لە ئەرک و دەسەڵاتەکانی بۆی کە بۆشایی یاسایی و بۆشایی ئیداری دروست نەبێ و قەیرانی هەڵپەساردنی دامەزراوەکان جارێکتر نێتەکایەوە بۆیە بەڕەهایی پشتگیری ئەواکەم کە ئەو بڕگەیە لە مادە 5 وەکو خۆی جێگیر بکرێت. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاکدابان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ خاڵی یەکەمی مادەکە پشتیوانی لە لیژنەی یاساییەکەم بە تایبەتی کە لای زۆر کەس ناڕوونە ئایا سەرۆکەی ماوەکەی کۆتاییەت لێرە ڕوون و ئاشکرایە کە بە کۆتایی هاتنی ماوی ویلایەتی پەرلەمان کۆتایی بە ماوەی سەرۆکایەتی هەرێمیشە و بۆ خاڵی دووەم سەرۆکی هەرێم لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوامە بێت تا بە پێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێکە هەڵبژێرێ ئەمەش خاڵێکی جەوهەریە خاڵێکی گرنگە ئەو خواستە تەزبیت بووەتەیە کە لە خولەکانی تریشە بەردەوام سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێ و من پشتیوانی دیسانەوە لە لیژنەی یاساییەکەم. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک شوان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان شوان زراری پشتگیری لیژنەی یاسایی دەکەم کە مادەی 5 وەکو خۆی بە هەردوو بڕگەوە جێگیر بکرێت لەگەڵ ڕێزم لێ. بەڕێز کاک عوسمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من عوسمان سێدەری دیارە من پێشنیار دەکەم بکرێت بە یەک بڕگا ئەم دوو بڕگەیە بەو شێوەیە یەکەم ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە کۆتایی هاتنی ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی دێت لە ئەرک و دەسەڵاتەکانی بەردەوام دەبێت تا بە پێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێرێت بە مەرجێک لە 6 مانگ زیاتر نەبێت. ئەمە بۆ ئەوەی کە ئێمە دەرگایەک نەکەینەوە جارێکی تر لە ڕابردوودا ئێمە ئەم تەجروبانەمان ئەمەمان بەسەردا تێپەڕیوە بۆ ئەوەی سنوورێک دابدرێت بۆ ئەوەی کە ئێمە نەتوانرێت جارێکی تر. بەڵێ بەڕێز کاک عوسمان زۆر سپاس. بەڵێ بەڕێز دکتۆر سەباح فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری مادەی 5 بە هەردوو بەرگەوە چۆن لە پێشنیازی لیژنەی یاسایی هاتووە و پشتگیری دەکەم هەروە پشتگیری وتەکانی هەدیە خان و کاک بەختیار و کاک زاهر و ژیان خان و زێدان و دکتۆر ڕێبوار و کاک شوان دەکەم. بەڵێ بەڕێز دکتۆر کاظم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی هەردوو هاوڕێم کاک سیپان و کاک مەم دەکەم سەبارەت بە مادەی 5. سپاس. زۆر سپاس.
بەڕێز کاک سەفین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەفین گەردی پشتگیری هەواڵانم دەکەم پشتگیری راپۆرتی لێژنەی یاسایی دەکەم لە مادەی 5 کە وەکو خۆی بمێنێتەوە بەبێ گۆڕانکاری. زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز بەدریە خانم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری لە تەواوی قسەکانی بەڕێز کاک سۆران عومەر دەکەم. زۆر سپاس. بەڕێز مامۆستاوەی سی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیری هەواڵانم دەکەم کە لەگەڵ مانەوەی مادەی 5 بە هەردوو بڕگەیەوە و زۆر سپاس. بەڕێز موژدە خانم فەرموو. بەڵێ سەرۆکی پەرلەمان مادەی 5 خاڵی یەکەم پێشنیار دەکەم بەو جۆرە بێت ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تەنها بۆ 4 ساڵ بێت و ئەگەر بیەوێ خۆی کاندید کاتۆ بیەوێ سەرۆکی هەرێم بێت لە خولێکی تردا دووبارە دەرفەتیەوەی دەبێت کە بۆ جارێکی تر خۆی کاندید کاتەوە دەسەڵاتەکانی دابەش بکرێت بەسەر سەرۆکایەتیەکانی تردا و هەروەها نەبەسترێتەوە بە کۆتایی هاتنی خولی پەرلەمان و مادەی دووەم لا ببرێت و پشتگیری خۆم بۆ هاوڕێیانم بەڕێز کاک سیپان کاک سیروان کاک سۆران عومەر و کاکمەم. بەڵێ بەڕێز مامۆستا بووبەکر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر مادەکە قسەم نییە تەنها خاڵێکی پێڕەویم هەبوو کە هاوڕێیانمان لە لیژنەی یاسایی ئاگادارن کە دانیشتنی داهاتوو دانیشتنی دەنگدانە و ڕێگە بە گفتوگۆ نادرێت و پێشنیازی نوێش وەرناگیرێ بە پێی مادەی 90 بەرگەی سێم و لە مادەی 91 بەرگەی 2 ئەو ئەگەر زیاد لە پێشنیازێک هەبوو پێشنیازەکان ئەخرێنە دەنگدانەوە بۆیە ئەبێ ئەو پێشنیازانە تۆمارکەن نەک تەنها ڕوونکردنەوە بدەن وە قسەی خۆیان بکەن ئەبێ و پێشنیازانە تۆمارکەن بە تایبەتی کە زیاتر لە 3 ئەندام پشتگیری لێکا. سپاس. بەڵێ داوایان لێکراوە پێشتر داوایان لێکراوە کە پێشنیازەکان هەموو تۆمار بکرێ بە پێی پەیڕەو و ئێستا داوا لە سەرۆک ئەندامانی لیژنەی یاسایی دەکەین ئەگەر هەر ڕوونکردنەوە و وەڵامدانەوەیەکیان هەیە با بفەرمونون. بەڕێز سەرۆکە پەرلەمانی کاکمان پرسیارێک ئاراستەیی مەکردیەوە کو لیژنا یاسایی ئەگەر ڕوخسات بە جواب بدەم و پندێ حساب نەبێت کو جواباندان پەرلەمانێکی دەی چکەڤە پرسیارە ئاراستەکردی بەلێ کاکێ مەم ئەگەر ویلایەتە ئەگەر پەرلەمانی ویلایەتە خۆ تەمدید کرد ئۆتۆماتیکیان ویلایەتە سەرۆکی هەرێمیژی دێتە تەمدیدکردن و ئەوە مەترسی نییە لە جیاتی ئەوە سەرۆک هەرێم بمێنێت بێ سەرۆک و سەرۆکە بێ باشترە چ مەترسی لەوەدا نییە مەترسی لەوەدا پەرلەمانێک ناتوانێت سەرۆکێک بۆ وڵات هەڵبژێرێت لەبەرەوە ئەوە بەردەوام دەبێت ئەو یاسایەت تا کە هەرێمی کوردستان بێتە خاوەنی دستور دواترە و ئەوە عیلاج دەکات. جارێکی تر بۆ دڵنیابوون لە پەرلەمانتارە بەڕێزەکان هەر بەڕێزێک قسەیەک کردبێ لێرە نووسراوە دڵنیایی دەدەین. زۆر سپاس و منیش لەگەڵەوە ئەو مادەیەوە خۆی بمێنێت لەو پێشنیازە یاسایەدا. زۆر سپاس. بەڕێز کاک عەباس فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر من وەکو ڕوونکردنەوەیەک لەوە لە مادەی 5 یەکەم بڕگەی یەکەم ماوەی ویلایەتی سەرۆکچەرێن بە کۆتایی هاتنی ماوەی ویلایەتی پەرلەمان کۆتایی دێت ئەمە لە ئەسلی یاسایەکە لە مادە 3 ینی دیاری کراوە کە تەنها بۆ یەک جاری تر مافی خۆڵبژاردنەوەی هەیە ینی لەوێ دیاری کراوە کە لێرە ڕوون نەکراوەتەوە. لە بڕگەی دووەمیان سەرۆکچەرم لە کوردە سەڵاتەکانی بەردەوام دەبێت تا بە پێی حکومەکانی ئەم یاسایە سەرۆکێک هەڵدەبژێرێ ئەوە هەر لە هەمان مادەی ئەم یاسا هەموارە یاسا لە مادەی 4 بڕگەیەکی دەڵێت 30 ڕۆژ دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەوە دەرگای خۆپاڵاتون دەکرێتەوە ینی تەحدیدی کاتەکەی کراوە. زۆر سپاس. بەڕێز ڕووپاک خان فەرموو. بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مادەی 5 پشگیری لە وتەکانی کاک سۆران عومەر دەکەم بە ئیزافەکردنی بڕگەیەک کە لە مادە 72 دەستوری عێراقی هاتووە ئەگەر پۆستی سەرۆکی هەرێم لەبەر هەر هۆیەک بەتاڵ بوو سەرۆکێکی تر هەڵدەبژێردرێت بۆ تەواوکردنی ئەو ماوەی کە ماوە بۆ سەرۆکایەتی هەرێم. زۆر سوپاس. بەڵێ بەڕێز کاک ئەرشەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەرمانەوەی ئەو مادەین وەکو خۆی چکە ڕاستی ناکرێت هەر 4 ساڵێک جارێک دەسەڵاتەکانی دابەش بکەین لە بۆ دامەزراوەکان دوای دیسان بدەینەوە دامەزراوی سەرۆکی هەرێم بۆیە لەگەرمانەوەی ئەو مادەین و پشتگیری
سەرۆکی لیژنەی یاسایی دەکەین. بەڵێ زۆر سپاس. بەڕێز سەرۆکی لیژنەی یاساییت کە مادەی 6 بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە ناکۆک بێت. دەرگای گفتوگۆ لەسەر مادەی 6 دەکەینەوە. هیچ گفتوگۆیەک نییە لەسەر. بەڵێ بەڵێ. گوڵستان خان کاک ڕێبوار، ڕۆژان خان کاک زاهر، دووبارە ڕۆژان، دکتۆرە گەلاوێش، دکتۆر شێرکۆ، دکتۆر کاظم، کاک مەم، موژدە خانم، کاک دیاری. بەڵێ دکتۆر شێرکۆ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو پێشنیارم هەیە دیارە ئەو پێشنیارانی کە یا ئەو داواکارانی کە زیاتر لە 3 پەرلەمانتاری بەڕێز جەختیانە سەر کردەوە یەکێکیان ئەو بوو کە لێپرسینەوە لە پەرلەمانەوە بکرێ پێشنیاری ئەوە کەم کە ببێ بە مادەیەک لێرەیە جێ بکرێتەوە پێشنیاری دووهەم ئەوەیە کە هەرچیەک دەرچێ ئەم یاسایە دواتر ئەبێ لە پەیڕەوی ناوخۆیان دواتر یعنی داخڵ بکرێت چونکەوە دەسەڵاتەکانی ئەچێتە سەر دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان کە سەرۆکی هەرێم دەستنیشانەکە بە شێوازی هەڵبژاردن لە پەرلەمانەوە لەبەرەوە ئەم یاسایە هەروەکو بیرخستنەوەیەک ئەبێ دواتر بخرێتە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سپاس. بەڕێز گوڵستان خانم فەرموو. بله بەڕێز سەرۆکە پەرلەمانی کوردستانê ez Gulistan Baqî ez jî piştgiriya lijna yasayî dikim ku madê 6 wekî xwe bimîtin bê ku guherînekê da bêhêdek kirin. بەڕێز دکتۆر کاظم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی بەرەو کۆتایی مادەکان دەڕۆین و هیچ مادێک باسی لێپرسینەوەی نەکرد لە سەرۆکی هەرێم نە لەمەیانە لە یاسا ژمارەیەکی ساڵی 2005 پێشنیار دەکەم یان مادەیەک یا بڕگەیەک زیاد بکرێ بەوەی کە بە دەنگی زۆرینەی پەرلەمان سەرۆکی هەرێم خازع بکە و ملکەچی بکە لە بەردەم لێپرسینەوە لە بەردەم پەرلەمانی کوردستانە و سپاس. بەڕێز دکتۆر ڕێبوار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان نقطەیەکی نیزامیم هەبوو بە پێی مادە 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ناکرێ هیچ پەرلەمانتارێکی بەڕێز پاس بدا بۆ بڕگەیەکی تر لە پێشنیازی یاسایی ئەبێت تەنها قسە بێ لەسەر ئەو بڕگەی کە دخراوەتە ڕوو. سەبارەت بە مداخلەی من پێم وایە مادەی 6 زۆر ڕوونە بۆی کە تەنازعی قوانین دروست نەبێ و پێویستە حکومەکانی یاسا بەقەتعی بێ بۆیە بەڕەهایی پشگیریەوە کەم کە ناوەڕۆکی مادەی 6 وەکو خۆی جێگیر بکرێت. دەکڕێز. بەڕێز کاک مەم فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە دەستوری عراقی یەکێکە لەو دقە گرنگانەی کە هەموو دقێکی قانونی پاڵپشت بە دەستور دایشی هەموو قانونەکانە پرسیارەکە ئەوەیە لە دەستوری عراقیە من حەزەکەم ئەمە دەستوری عراقی مادەی 72 کاتێک کە سەرۆک کۆمار هەڵدەبژێرێت لە دوای یەکەمین دانیشتن لە بڕگەی جیم لە بڕگەی بێ یەکەمین دانیشتنی پەرلەمانی عراقی لە دوای 30 ڕۆژ سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێ بۆیە من ئەمە بە هەل دەزانم کە قسەی لەسەرکەم ئێمە مادام لەم مادەی 6 مەیاڵە کار بە هیچ دقێک ناکرێت ناکۆک بێ لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە کەواتە بۆمانەیە بگەڕینەوە بۆندێ بڕگە کە بزانین ئیشکالێتی قانونی تایە بۆیە ئەگەڕینەوە بۆ مادەیەک لە ناو بڕگەکەیە مادەی 4 بڕگەی یەکەم کە ئەڵێ لە ماوەی 30 ڕۆژ لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەرگای خۆپاڵاوتن دەکاتەوە بۆیە ئەم دقە بۆ ئەوەی هەم بگونجێ لەگەڵ دەستوری عراقیە هەم بۆەوەی ئەم دقە لە دوای یەکەمین دانیشتنی پەرلەمان نەک هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی یەکەمین دانیشتنی پەرلەمان ئیلزامی بێت لە ماوەی 30 ڕۆژدا سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێرێ مادەی 4 بڕگەی جیم زۆر سپاس.
تکایە دقیق بن لە ڕایە یاساییەکانتان چونکە هەموو ڕایەکان دەچێتە ناو پرۆتۆکۆل. بەڕێز ڕۆژان خانم فەرموو. برای سروکی پارلمان از پیشگیری راپورتا لیژنا کاربایت یاسایی دکم و پیشگیری الماده 6 دکم که وقت خوب بمینتن پیشگیری آفتنا حوال خواه دکتر ریبار و گلستان خانه دکم. بارز مجد خانم فرمو. ببورم. برای سروکی پارلمان من پیشگیری لقسکانی برای دکتر کاظم و برای کاغمام دکم. برای دکتر گلاوش فرمو. برای سروکی پارلمان من پشتگیری لەمانەوەی مادەی 6 دەکەم لەبەر ئەوەی مادەی 6 زۆر گرینگە و حکومێکی خیتامیە لە بۆ هەموو یاسایەک. سپاس. بەڵێ بەڕێز کاک دیاری فەرموو. تکایە هەر ئەندامێکی پەرلەمان کە قسەکانی تەواو کرد مایکەکەی بکوژێنێتەوە تکایە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە وتەکانیەرێک لە بەڕێزان دکتۆر کاظم هەروە کاگە بەکر هەڵەتنی هەروە دکتۆر شێرکۆ جەودە دەکەم. زۆر سپاس. سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی پێویست بە هیچ ڕوونکردنەوەیەک و وەڵامدانەوەیەک هەیە؟ بەڵێ وڵا سەبارەت قفناکۆکمەمی وەکو پرسیار ئاڕستەی لیژنەی کردی. بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی دەتەوێت ڕوونکردنەوە بدەیت؟ بەڵێ. بەڵێ فەرموو. بەڵێ دستوری عێراقی ئاماژە بصراحة نیا کردی که هەرێما کوردستان چێت ممارسە هەمی دەسەڵاتێت خۆ بکات. هەرێما کوردستانی خودان پەرلەمان دیف مادە دوش پەیرەوێ نافخۆی پەرلەمانی باڵاترین دەسەڵاتە یاسادانانەیە. ئەف پەرلەمانە هەر یاسایەکە زۆرینەدەنگ هاوڕێکاریت خۆیت یاسایی ئەبگرتە بەرودەرباز بکات ئەم پێی ملزەمین نەزیاتر ڕاستە دستوری عێراقی ئیشارەت هەندێک ڕێکارەدا بەس ئەم چێن پێ ملزەم نەبین نەکو ئیجباریە وەکو لیژنە یاساییژی حەستیان ئەف مادەی 6 وەک خۆ بمینێت دوێ پێشنیازێدا. بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو مادەی 7 بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 7 پێویستە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 7 هیچ ئەندامێک قسەی هەیە لەسەر مادەی 7 ئەحکامی ختامیە پێویستە لە هەموو یاسایەکدا هەبێ. بەڵێ دیارە گفتوگۆ نیە لەسەری فەرموو مادەی 8 بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 8 ئەم یاسایە لە ڕۆژی دەرچواندنی ئەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە. بەڵێ سەرچنار خان کاکاوە مامۆستا ئەبوو بەکر بەڕێز دکتۆر ئیسماعیل دکتۆر محیەدین دکتۆر شێرکۆ کاک ظاهر کاک حکمت کاک سەروان ڕۆژان خان دکتۆر ڕێبوار هەدیە خان سەوسەن خان. بەڵێ سەرچنار خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازەکەم ئەم مادەیە بەم شێوەی لێ بکرێت ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان جێبەجێ بکرێت. زۆر سپاس. بەڕێز کاک ظاهر فەرموو. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە ڕای راپۆرتی لیژنەی یاسایی دەکەم هیوادارم ئەو مادەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت. بەڵێ بەڕێز کاک کاوە فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینیم هەیە ئەم یاسایە لە دوای بڵاوبوونەوەی لە وەقاعی کوردستان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ بەڕێز کاک حکمەت فەرموو. بەرە سەرۆکی پەرلەمان پشتگیری لە لژنەی قانونی دەکەم و ئەو مادایە هەروەکی خۆی بمینتەوە باشتر دەبێت. بەڕێز مامۆستا ئەبوو بەکر فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە کاکاوە خات و سەرچنارەکەم قسەکانم کرا. دەستخۆش بەڕێز کاک سەروان فەرموو. پشتگیری لە بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە لێژنەی یاسایی دەکەم و بەس. دەستخۆش بەڕێز دکتۆر ئیسماعیل فەرموو. بسم الله الرحمن الرحيم برئيس سروكا برلماني برئيس بيشجيريا بوشونا هندت كم كل وقائع العراقي بيتناشر كلام باشي التنفيذ ببيت وقائع كردستان بالي سورسباس بالي روجان خان فرمو. برای سروکا پارلمانی از پیشگیری راپورت لجنه کاروباریت یا سایت کم و پیشگیریت کم ماده 8 وقت خوب ببیند تو پیشگیری الاختنا حوالت خواه که سروان و که حکمت کم زور سپاس. برای دکتور محی الدین فرمو. سپاس سروکی پارلمان من لەگەڵ ئەو دەستەواژەم کە ئەم یاسایە لە بەرواری بڵاوکردنەوە لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ بکرێت. برای دکتۆر ڕێبوار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاخەفتنەکانی من کرا سپاس بەهۆی دووبارە نەبێتەوە. بەڕێز دکتۆر شێرکۆ فەرموو. بەڕێز ها مەسلەی وەقایع کە لە وەقایع کوردستان بڵاو بکرێتەوە مافێکی خەڵکە مافی گشتیە بۆی کە بزانن پەرلەمان دەنگ لەسەر چ ئەدا و یاسا و ناوەڕۆکی یاساکە چییە بۆیە گرنگە لە وەقایع بڵاو بکرێتەوە نەک لە ڕۆژی دەرچوانەوە کاری پێ بکرێت. زۆر سپاس. بەڵێ هەدیە خان فەرموو. برای سروکا پارلمانی پشتگیری راپورت لجنه یاسایی کم ماده 8 وقت خوب مینت و بهتا جێبەجێ بکردن. بەڕێز سەوسەن خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە مادەی 8 دەکەم کە وەک خۆی جێبەجێ بکرێت و پشتگیری لە بەڕێزان کاک سەروان هەدیە خان ڕۆژان خان دەکەم. زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی لیژنەی یاسایی ئەحکامی ختامیە هیچ ڕوونکردنەوەیەکتان هەیە کە پێویست بێ؟ بەڵێ فەرموو سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەندێک وەکو قاعیدە دەمێ یاساتێتە پەسەندکردن و دەردکەوێت وەقایع کوردستانی و لە هەر وڵاتێکیژی ئەف میکانیزمە هەیە لێ بوێ یاسایش بەرک و تابعێکی ڕەهندێکی نیشتیمانی هەیە و تابعێکی سیاسی پتر هەیە گرێدای هەرێما کوردستانی نە گرێدای خاص مباشر بحقوق و حڕیاتت خەلکی و هەیە و مەسەلێ دادگاییکردنی و مەسەلە و گرێدای مەبدەیە بۆزانین و جەهلە یاسایی ji ber هەندێ پێویست ناکات ئەم گەلندێ نەکواف مادەوەکی خۆ بمینێت vê pêşniyazە yasayî da tabîî her xelkê Kurdistanê xir zanit ne wekû bez dê pirêka weqaya Kurdistanê zanit. Zor spas. بەڵێ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی هۆیەکانی دەرچواندن بخوێندنەوە بۆی دەرگای گفتوگۆ بکەینەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن بە مەبەستی کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان داش عێراق و هەلبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان ئەم یاسایە دەرچوێندرا. دەرگای گفتوگۆ لەسەر هۆیەکانی دەرچواندن دەکەینەوە هەر ئەندامێکی بەڕێز دەیوێ گفتوگۆ بکات دەست بەرز کاتەوە. کاک مەم کاک نزار کاک شوان دکتۆر شێرکۆ مەم لای ڕاست.
دکتۆر شێرکۆ کاک کاوە کاک عەبدستار بەدریا خانم بەڵێ کاکمەم فەرموو برای جناب سروی پارلمانی پشتوانی راپورت لجنه یاساییت یین و ما بسته کو عمل کن بونجی هر کارا کردن دامزرا سرکاتی هریم کردستانش برنده پیشنهاد یه مکو خوب می‌بینید. زۆر سپاس بەڵێ دکتۆر شێرکۆ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەم ئیزافی ئەوە بکرێ کە لە سیستمێکی حکومڕانی پەرلەمانیدا سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێز کاک نزار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە راپۆرتی لێژنەی یاسایی دەکەم پشتگیری لە وتەکانی بەڕێز کاک مەم دەکەم بەڵێ بەڕێز کاک کاوە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە یاسای ژمارەدەی ساڵی 2010 دەڵێ لە پێناو هۆیەکانی دەرچواندنی دەڵێ لە پێناو ڕەخساندنی زەمینەسازی و لێک تێگەیشتن لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو یاسایە دەرچێنرا بۆیە من پێشنیار دەکەم لە پێناو زەمینەسازی و لە پێناو تەوافقی سیاسی و لە پێناو دروستکردنی هەماهەنگی لەسەر یاسایەکی واگرنگ کە یاسایەکە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە و یاسایەکە ڕەهەندی نیشتیمانی و نەتەوایەتی هەیە خواست و داواکاری و پێشنیاری ئێمە بە هەند وەربگیرێ و جێگای بکرێتەوە لەو یاسایە زۆر سپاس بەڕێز کاک شوان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان چوان زراری پشتگیری هەواڵانم دەکەم لە لیژنەی یاسایی هەروەها هەواڵانم لە کاک مام و برادەران کە دەقەکە وەکو خۆی بمێنێتەوە و جێگیر بکرێت بەڵێ بەڕێز کاک عەبدستار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە هەموو لە باسی سیستەمی پەرلەمانیمان کرد و دیارە ئەوەش خراڕوو کە سیستەمی پەرلەمانی تەنها بۆی کە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردن نابێت بە سیستەمی پەرلەمانی ئەمە پێمان باشە بەڕاستی بۆ ئەمە بۆ جێگیرکردنی ئەم پایە دەقەکە ئاوا بنووسین لە پێناو جێگیرکردنی پایەکانی سیستەمی پەرلەمانی لە کوردستان عێراق و ڕێخستنەوەی پایەکانی سەرۆکی هەرێم ئەم یاسایە دەرچێنرا سپاس بەدریا خانم فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی بەڕێز مامۆستا عەبدستارەکەم سپاس بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی سەرۆکی لیژنەی یاسایی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەڵەوەمە هۆیەکانی دەرچۆندن وەک خۆی بمێنێت ڕووپاک خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری قسەکانی مامۆستا عەبدستار مجید دەکەم زۆر سپاس بەڵێ خەدیجە خانم فەرموو بەڕێز سەرۆکی پارلەمان ئێمەش منیش پێداگیری لەسەر ئەوە دەکەم کە ئەم دەقا وەک خۆی ببینیتەوە سپاس بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڵێ کاک عەباس فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان ئەم بابەتە دوو ڕای جیای لەسەرە دوو ڕاجیایەکە هەردووچیان ئەوەی قانونی خۆی وەرگرتووە ئەوە دەکرێت لە دوای لە پێداچوونەوە هەردوو ڕێیەکە بخێنە دەنگدان لە کاتی خۆی بۆیە سوپاس دەکەم بەڵێ لە دانیشتنی دەنگدان ئەو پێشنیارانەی کە پێچەوانەی نظامی عام و مەبادە عامەی دەستور نین و یاسا بنەڕەتیەکان نین لە هەرێمی کوردستان و هەموو ئەو پێشنیارانەی کە زیاتر لە دوو کەس پشتگیری کردووە تا ئەندامێک پێشنیارەکەی کردووە و دوو کەسیش پشتگیری کردووە سێ ئەندام پشتگیریان کردووە ئەو پێشنیارانە هەموو لەلایەن لیژنەی یاساییەوە سیاغە دەکرێنەوە و لە دانیشتنی دەنگدان هەر هەموو پێشنیارەکان کە ئەو مەرجانەیان تێدایە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەیخەینە دەنگدان
گفتوگۆکردن لەسەر پێشنیازی یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان عێراق و هەموارکردنی شێوازی هەڵبژاردننی سەرۆک تا پەسەندکردنی دەستور کۆتایی پێهات. فەرموو سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی زۆر سوپاسان دەکەین و دەستان خۆش بێ بۆ شوێنەکانی خۆتان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە دانیشتنەکەمان هەڵدەگرین. زۆر سوپاس بۆ ئێوە.